السلام عليكم ورحمة الله وبركاته. شەوتان باش پاشێفتان باش هیوادارم لە هەر کوێیەکن کە ئێستا بینەر و بیسەری ئەمەن ئەوە شەوێکی پڕ لە بەرەکەت بێ بۆتان. ئەم شەویش شەوێکی دیکەیە لە شەوانی ڕەمەزان و کە کۆتاییەکانێتی لە هەمووی گرنگتر لە شەوانی دەیەمی کۆتایی کە کەسمان نازانین ئەم شەوانی کۆتایی کامێکێکی لەیلەتول قەدرە، بەڵام خوای گەورە ئەوەندە بەڕەحم و ڕەحمان و ڕەحیمە کە بۆ ئەم تەمەنەی ئێمە کە لە نێوان 60 ئەگەر زۆر تەمەن بکەین 60 بۆ 70 ساڵە شەوێکی بەم شێوەی داناوە بۆی کە بتوانین لە ڕەحمەتی ئەو بێبەش نەبین و عیبادەتەکانمان بکەین بەشکم ئینشاءالله ئەم شەوی قەدرە بەر ئێمەش بکەوێت و شەوت باشە وەی شەوەتە باشتر و خوشتر ئیشڵا خودێ ڕۆژی نوێژ و تاعاتێتە و هەمی مسلمانە هەمی تەماشەوانە سوبحانه بحث بابەتێکی گرنگ کرد ئەسڵاوی بکەم سەلام عەلەیکم وەرەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه و پاشی و ئەفشەڤەژیل و خێر و بەرەکەت و سەحەت بەت ئەمێت ناو فەختێت گەلێکت پیرۆزدا دەرباز بین ناو ئاینە ئیسلاما پیرۆزدا گەلێک جوانی گەلێک مازنی بەحەس کریە لێوەکی تو بێژی پرسیارێک خدای مازنیە خۆ یا گوتیە پێغەمبەری سڵ سەر بن و یا گوتی هەمی بسرمانە إنا أنزلناه في ليلة القدر وما أدراك ما ليلة القدر يعني تو چه زانی که ليلة القدر چیه یعنی چند مازنه یعنی سنگا و قدری و پیروزاول دف خدای مازن چنده خدای بتنی زاند مازنی خو خدای بتنی زاند که مازنی و شوه چنده و جدا همی حوله که بدین همی محاوله که بدین وان شوا خوب ذکری و مجیل کین خوب خواندن قرآن و مجیل کین خوب طاعتی و مجیل کین هکه چه نبود بلا سر و چاوید مب بخنده بن پیکنین بن برانبری خوشکو برایت من برانبری هر کسی که اوجی یعنی خیره که گله کم مازنه بوم ان شاء الله خودی و خیره بگین تمام و هر نوع که بخو اعتکاف بکن خل قلاش که کم مال جدابن بجن یا ربی معنیت افشوا ام و شوی راگرین پیروزی و بسم الله پاشی و افشوا دست بگی بەڵێ بەم بابەتەش دەست پێەکەین کە زۆرێک لە هاوڵاتیان لە مانگی ڕەمەزان بەهۆی ڕۆژوگرتنیانەوە جەولە یاخود وەرزشتەکان جوڵە وەرزشەکان جەولەیەک بۆ شوێنێکەکەی بۆ شوێنێک ئەڕۆی جەولێکەکەی بەناو وەرزشا بەناو بازاڕە بەرەو شوێنێک بەڵام جوڵە وەرزشیەکانی خستۆتە شەوان بەتایبەت ئەو کەسانەی کە لە پارکەکاندا وەرزش ئەنجامەدەن و لە شاری سلێمانی بەبێ جیاوازی تەمەەن زۆرێک لە ڕۆژوانان دوای شکاندنی ڕۆژەکانیان سەردانی پارکەکان دەکەن و بۆ ئەنجامدانی وەرزش و هەبوونی جەستەیەکی ڕاستیژی کەشوەڵێکی تایبەتە بەرەف سلێمانی وەرزشات ناو پارکادا وەرزش لەشێکی تەندروستی پێبەخشیوە لەگەڵ ڕۆژە پڕکارەکانیدا کاتێکی بۆ ئەنجامدانی وەرزشەکانی دیاری کردووە مامبەکر زیاتر لە 5 ساڵە ناو پارکەکانی بۆ ئەنجامدانی وەرزشەکانی هەڵبژاردووە لە ڕێگای وەرزشەوە توانیوێتی لەشێکی تەندروستی هەبێت و دوور بێ لە نەخۆشیەکان ئێمە جەماعەتێکی زۆرین لە تەمەنین بۆی لەسەر جێر نەکەوین ڕۆژانەیەین 3 سەعات و نیو ڕاضاکەین لە پارشیوەین بۆ ئەم پارشی ئازادی ڕاضاکەین هەتا ڕۆژهەڵێ کە ڕۆژ هەڵهات ئیتر هەمومان یەک شاورمان بۆ لێ کاگەنۆر بڵاوی لێکەین ڕۆینەوە هەست کەسە بۆ ماڵی خۆی بۆ سەر ئیشی خۆی بۆ ماڵی خۆی شکو سیحەتیشم زۆر باشە 3 مانگجارێکی دەچم بۆ ئەو خەستەخانەیە ئەچم هی 3 مانگەکەکەم لە ساسە ناجێحم لە شەوانی ڕەمەزاندا زۆرترین هاوڵاتی بۆ بەسەربردنی کاتێکی خۆش و ئەنجامدانی وەرزش و پیادەڕەوی ڕوو لە پارک و باخچەکان دەکەن جارێکەش جگە لەوەی زۆرێک لە تیپا وەرزشیەکان سوول لە دیمەنی جوان و کەشوهەوای فێنێکی ناو پارکەکان بۆ ئەنجامدانی ڕاهێنانەکان و خۆ ئامادەکردنیان بۆ خولەکانیان وەردەگرن زیاتر کە یاریزانەکانمان بە ڕۆژۆ بن لە ڕۆژە دەرفەت یۆمان یاونەتێکە لە هەفتەیەکە 2 شەو 3 بۆ 3 شەو لە پارکی ئازادی تەمیگەن هەم
کەشوهواکی خۆشی هەم یاریزانەکان مرتاحن لە دوای پارشەمە 2 ساعت دوای باربانگین بۆ ئێرە بۆ تەمینی خۆمان لەبەر ئەوەی ئێمە تەمینی لیاقە بە لیاقە ئەکەین وەک لەوەی بێتۆپ تەمین دەکەین بە ڕۆژ ئێمە تەمین تۆپەکەین زیاتر بە شەوی ژێینەوە سەر ئەوەی کە تەمین لیاقەکەین چونکە بە ڕۆژ زیاتر بەڕاستەکەی یاریزان کە بە ڕۆژوو ئەبێت ناتوانێت ڕاکردنی زۆر بکات. ڕەمەزان و بەڕۆژوبوونی هاوڵاتیان وای کردووە بەشێکی زۆر لە هاوڵاتیان چوونە دەرەوەکانیان بخەنە دوای ڕۆژ و شکاندنیان. هەروەها لە شەواندا ناو پارکەکانی زۆرترین جوڵەی ئەو کەسانەی تێدا بەدی دەکرێت کە بۆ وەرزشکردن ڕووی تێدەکەن. دالیا کەمال، کوردستان 24 سلێمانی. وەیسە حتەوە هەرە خوش بێت چاو کەسێ وەرشێتکن یانجا ئەو کەسێک و نیەتە پشتی ڕەمەزانی دیسە دەست وەرشێ بکەن ئەم کەشاوەیە سلێمانی مەدید کەشاوەکی خوشەی وەرزشی بی ئەمزانی کال هەولێرێک هەیە پاوەیکە ڕاستە خوافکاریمە زەردەش هەمێ زانیاریەوە بدەمە زەردەش دەمێتە باش پاشی بۆ 22 بزانی کاتناوە هەولێرێدا تو بەرەفکیوە چووە پشتە نزانم ئەس تازیاتیات بینم یعنی ساردەمەنی کەشوهەوای گەرمە خەلکیژی دوێت تایبەتیژی پشتی ڕۆژش کۆندنێ دوون درمەکێ شەربەتەکە تازی بە خۆمزانی کە دەفتە چ هەیە دڵی خوان فێنکەکەنەوە زەردەش شەوت باش. دەم باش ژوان دەم باش سۆڤان سلااوش بووە لە سلێمانی وەرزش بوو لە بەری دەما پاشی وێژی خەلک تێبەرێ خۆدەدا گۆشت و گۆشت دکرێت تایبەت جەم فرۆشگەهان فرۆشگەیان گۆشت لەبەر وەکو دیبینن بازار گەرمە بەری دەما پاشی وەیە کو فرۆشگەهێن گۆشت لە هەولێرێ دوان دەمان حتا دەمێک دەرەنگژی vekirî dîmînin goş difirûşin li vir bazar germ e dixwazim hevkarê min digel min bê jûrê taybet li Hewlêrê ez nihal cihekî me ku ew jî yek ji wan firûşgehên goşt e wekû li vir diyar dibe goştê pez goştê golek diyar e çendîn cûrên goşt hene dixwazim digel xwediyê vî cihî biaxivim bizanim gelo çawa bazar çawa ye bazar germ e negerm e wekû li vir diyar dibe ku bazar germ e حتی چرادەیەکی پابندی رێن مایان دەبن نرخ چاوان درێ سلااوش بووتە دیارە ئەف جهیاوەیە وەکو ئەم دیبنن بازار گەرمە حتا دەرەنگێکی شەفژی پێش دەما پاشی وێ خەڵک تێ گۆشت کرا بازار بگشتی چاوەیە بازارە گۆشت لە هەولێرێ الحەمدولله سپاس بخوا بە بەردەوام مشتری دێ و هەتا پاشە و یعنی کاتی نزیک بانگ مثلا نی ساعتێک پێش بانگ بە بەردەوام مشتری دێ و سپاس بخوا این بازارەکە زۆر باشە و ساڵ هەمان دەمێتە دەگەل ساڵی ڕابردوو چ جیاوازیەکە جیاوازی بازار گوشت ایسال یعنی ایسال چه جوازیه که خلق دکره خلق مشتری هنه مثلا باشه اصلا یعنی مشتری هی و رمضان هم به تایبەتی زیاتر مثلا خلق زیاتر و لگوش کردن و او بابتانه خواردن که او سالش الحمدلله زور باشه بورین ما یکون تندرستیش حتی چرا که او پابند الحمدلله جماعت به تواوی و حتی مشتری کان مانو او کارمندکان یرش که ایش کن همون پابند رن ما تندرستی کان به تواوتی عزیزن بخیر بن سر ساوکم زور سپاس وەکو وەدیت ژوان سۆڤا ku bazar germe xelk yenî müşterî tên goşt dikirin mîvanê min jî wanê ziman ku di meha Remezanê da taybet serdema paşî vê heta derengekî şev jî firojgehên goşt dibînin û xelk tê goşt dikire û pabendî rênmayên tenduristî jî dibin هەولێری هەفکاری مە زەردەش هەمێ پاکە ڕاستە خوین گەلمەدە بوون زۆر سپۆس بووە تقریبا نکێت بژم 180 پلا من بالعکس گوت تازیاتی و شەربەت و دوو درمەلکی و و گوشتێ تایبەتیژیە ئاژەڵی حیوانیلکیڤە و گەرمە ئەوژی تازیەتیە زۆر سپاس بووە گەلک مەمنون دەستەکانت خۆش بێت جا منیش وتم چی وتم خەڵگەچێت دڵی خۆی فێنکە کاتەوە بەس هەر گۆشت خواردنیش دڵ خۆ فێنکە بێت ئیسراحەتەکەی بەس بۆ گەرمەتی و تازیەتی ئەوە خۆشترە بێکمان ئەزبەرید و مۆتە و گۆشتە ساردەکە هەر تشتێکی هین نوکەت خۆن هەر خودی نعمەتە کۆپرسکەوەی کردی لە صحت و عافیت بێت و تایبەتیژی دەر و جیران و هەژارۆژ بینەکەن هەیڤ ڕەمەزانەدا هەیڤێ دیژدا هەر تشتێکی هین بخۆن بزانن کە یعنی دەوروبەرێت خۆشی پارەیەکی شووی پارەیەک و هین خۆن پێشکەشی وانە بکەن هەم خۆشتڤیاتی هەم مەحەبەت و حەژەکردن هەمژی خێر ئیشاڵی خودی و صح حساب کرد باڵێ جا من و تۆ سەرەتاکەی کە بەرنامەکە دەستی پێکرد بە بابەتێک دەستمان پێکرد کە پەیوەندی هەبوو بە تەوەری بەرنامەکەشمان باسمان لە نزاو پاڕانەوە کرد باسمان لەوە کرد کە خوای گەورە هەر لەم شەوانەیە تەقدیری ئێوەمە وا دروست بکات کە بەر شەوانی لەیلەتول قەدر بکەوین چونکە نازانین چ شەوێکە وێ دەمانەوێت بۆ هەر سەفەرێک مرۆڤ بۆ هەر شوێنێک بڕوات دەمانوێت ئامادەکاریەکانی پێ بڵین کە بۆ ئەو شوێنە ئەڕۆی چیت لەگەڵایە چی ببە لەگەڵ خۆت چۆن ڕەفتار بکە چ پێویستیەکت هەیە لەم شەوانش چووکە نزیکی نازانی کەیت لەیلەتول قەدرە بێ بۆیە باس لە نزاو پاڕانەوە لە شەوانی قەدر و گەورەیی
ئەو شەواناکەین کە چیشمان ئەبێ لەگەڵ ئیشەڵا کەبینێت ناوفۆن شەوێک ئینشاءالله بە قسمەتمان بێت هەر سەبارەت بەم بابەتە لەگەڵ مامۆستا عومەر محەممەد فەقێ بانخواز لەگەڵمان دەبێت و ئینشاءالله سوود لە قسەکانی ئەو وەرەگیرن و هەروەها بینەران و بیسەرایشمان بە هەماشێ مامۆستا گەلە بخێرەوەتی دووبارە ڕەمەزانەوە پیرۆز بێت و ئیشەڵا خودی ڕۆژی و نوێژ و تاعاتی بە قبیل کرد انشاءالله لەگە هەموو لایەکی سپاس بێوەش چزی دەرباز بی شەوایەکی هین میێوانت مەبین الحەمدولله هین دیسە بینە میێوانت يعني يوصل ديسا او اخذناتي تبينا ما سبحان الله زيكو دربوز بت وقت زيكو دربوز الوقت كالسيف ان لم تقطعه قطعك الله خدي سرما حسيب نكت وقت زي دربوز خدي خير اجر بهداش شفت ليله القدر رستي ما بكت هم هر يكسر بشنا نوبتي ده وشفت ليله القدر كو خدي بمازن يا اخو بحسكري ان انزلناه في ليله القدر ديف رايك سر بجدو ما ادراك ما ليله القدر ام في ما بس خدي في تشيه يعني مازنه‌ها شوا لیلة القدر بخویا مازنه قرآن پیروز تداهات اخاریان جی قرآن پیروز گله کلدف خدایا مازن و پیروزش بر هنده اف شواهات اختیار کردم وی پیروز بیه. بسم الله الرحمن الرحيم والصلاة والسلام على رسول الأمين والحمد لله رب العالمين. سرتا دست خوشی ل برستان دکم و توایی استاف و کارمندانی کانالی بیشتر وصلا و رزو خوشویستیم بو همو اندامان و همو مسلمانانی زیان و کردستان بتایبت ان شاء الله. وهیوادارم خوای گەورە لە بۆرەکەت محرومان نەکا کە پێدەنێ شەوی لێت قەدر ئینشاءالله. ئەوەی لە خزمەت جەناب دەمێ عەرزی کەم لەوانەیە ئەو شەو سێ چار وەک ئەوەی دەڵێن نەطرق بابا لم نطرقه من قبل لە دەرگایەک بدەین کە پێشتر لە دەرگایمان نەدابێت. یەک لەوانە دوو کەلیمە هەیە لە قورئانی پیرۆزدا زۆر حەساسە بەڵام کەممان هەستیارین پێیەوە. یەک لەوانە وشەی وەما ئەدراکە لەگە وەما یودریکە. لە قورئانی پیرۆزدا هەر کاتێک وشەی وەما ئەدراکە هات بیت خوای گەورە ئیلا ئەو علمەی کە دەوێ باسی بکات لە مرۆڤەکان جێبیستی نەبوونە. واتە ئەو شتە مرۆڤ نازانی چییە. لۆ نمونە القاریعة ما القاریعة. خوای گەورە دەفەرمێت وەما ئەدراکە ما القاریعة. هەر کاتێک جێمان لە کەلیمەی وەما ئەدراکە بوو ئیتر ئەو شتە مرۆڤ نازانێت دەبێ خوای گەورە بەخۆی سوبحانەهو وتەعالە وەڵام داتەوە. بەڵام ئەگەر مرۆڤ جێبیستی زانیاریەکە بووبی لە پێشوەختوودا ئەوە پێ دەگوترێت وەما یودریکە. هەروەکو خوای گەورە بە حەزەتی موسای فەرمووی وەما یودریکە لعل الساعة تكون قریبە. بەڵام لێرە دەفەرمێت ئینا ئەنزەلناه فی لەیلة القدر. ئێمە نازانین کەس نێت فەلسەفەیەک بکات لە ئیسلامدا و خۆی بکاتە قوتبەدین و شەعرەزا و دین ئەو زانیاریە مرۆڤ نازانی. ئیتر لە کۆتاییدا خوای گەورە بەمە وەما ئەدراکە باسی دەکات. لۆ ئێمە بزانین سنووردارە زانستمان. دەفەرمێت وەما ئەدراکە ما لەیلة القدر هەر خۆی وەڵام داداتەوە دەفەرمێت لەیلة القدر خەیر من ألف شهر. ئەوەی گرنگە ئێمە لێرە باسی بکەین ئەوەیە کە بە کورتی کابرایەکە بوو لە بەنی ئیسرائیل هزار مانگان جیهادی کرد و بە ڕۆژوو دەبوو خێر و سەدەقەی دەکرد کە هیچ کەسێک نەتوانێت شایستەی خێر و بەرەکەتی ئەو بی. خوای گەورە ئەو ڕەحمەی بە ئومەتی محەممەد کرد عەلەیهی سەڵات وسەلام پێی فەرموو ئێوە دەتوانن بەو جەنگاوەرە بگەن کە هەمیشە لە جیهاد بوو و هزار مانگان خێر و سەدەقەی دەکرد ئێوە دەتوانن بە شەوێک بگەنە ئاستی ئەو. بەڵام ئەگەر خوای گەورە لە بینی دوو کەوانەدا قبولیکە ئەوە مەبەستەکەیە. لێرە دێمە سەر ئاەتێکی زۆر عەجایب لە قورئان کە مامۆستا شەماڵ موفتی بۆیە یادی زیندوو دەکەمەوە زانایەکی کوردی ڕەسەن بوو یادی بەخێر بی قەبری پڕنوور بی یا ڕەبی دەفەرمێت لە ئاەتی 97 سوورەتی نەحل أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم دەفەرمێت من عمل صالحا من ذكر أو أنثى خوای گەورە هەردوو چۆچێک ڕاگرتێ من عمل صالحا من ذكر أو أنثى وهو مؤمن شرطەکی بۆ دانایە دەبی ئیماندار بی نەک مسلمان لەواتە لە مەرتەبەی دووەم بی عالەمی غەیبیات ئیمانی پێوی أن تؤمن بالله وملائكته وكتبه ورسله واليوم الآخر قدره خيره وشره وإلى آخره کەواتە ئیماندار بی و نێربیان مێبی گرنگ نییە. دەفەرمێت وهو مؤمن فلنحيينه حياة طيبة. خوای گەورە دەفەرمێت ئەگەر ئەو مەرجەی تێدا بێتە جێ ژیانی دەکەینە خۆشترین ژیان کامەراتنی کەس سەگۆی زەوی ئەوەی گرنگەوەم نییە. دەفەرمێت ولنجزينهم بأحسن ما كانوا يعملون. ئەوەی گرنگە مامۆستا شەماڵ موفتی لێرە تیشی داخاتە سەر ئەوەیە هەر مرۆڤێک لە ژیاندا لە کولی تەمەنیدا یەک جاران سوزدەیەکی بۆ خوا بردبێت یەک جار لە کولی تەمەنیدا ئەو سوزدەیە ئەو سەجدەیە ئەوەندە بە پارانەوە خوشوع و خوضوع و پەشیمانی تێدا ڕەنگ بداتەوە کە ئەو بەندەی هەست بکە چەندە شەرمەزاری خوددایە لۆ نمونە بە سەجدە دەینەوە. مامۆستا شەماڵ موفتی دەفەرمێ فلنحيينه حياة طيبة ولنجزينهم بأحسن ما كانوا يعملون. تفسیری ئاەتە دەکات دەفەرمێت چەند سوزدەی بردیە لە تەمەنی هەزاران سوزدەی بردیە خوا لەبەر خاتری ئەو سوزدەیە کە زۆر VIP شاز و ناوازەیە
هەموو سەجدەکانی لەسەر ئەندازەی پێوەری ئەو سوزدەی لە حسێب دەکات لە قیامەت لە میزانی. بۆ نمونە من یەک جار خێر و سەدەقەیەک دەکەم بەڵام 100% خالیسەن لیوەجهی الله 100% لەبەر خاتری ئەو سەدەقەی کە یەک جاران لە تەمەنم ئیشەش پیاوانم کردی یەک جار هەزارانی خراپم کردی و ڕیام کردی و لەبەر دووسا و ئافرین وەرم گرتیا بەڵام خوای گەورە ڕەحمەتەن لەبەر ئەوە یەک جار 100% لەبەر دڵی ئەو بووە لەبەر خاتری خوای بووە لەبارەی ئەو ئاەتەوە هەموو خێر و چاکەکان و سەدەقەکانمان وەک ئەوەی بۆ حسێب دەکات لە میزان هەمووی بۆ لادەن وەک ئەوە بۆ حسێب بکەن هەتا هەرچی باشترینە لەسەر ئەو پێوەەر بکرێت کە لە هیچ میزانێک شتیوانە بۆ دەگەڕێمەوە سەر وشک لە قورئانی پیرۆزدا ئەوەیە کە گرینگە ئینسان تێبگە ئەوەیە لە معانی ئێمەی موسڵمان بە تایبەتیش کورد بەداخەوە دەیڵێن زۆر بەمان کە کەسێک پێوەەر دەکەین و یان حکم لەسەر کەسێک دەدەین دائیمەن بە میزانێک پێوەری دەکەین بە میزانێک بە یەک پێوەەر بۆ نمونە بڕناشۆ قسێکی زۆر جوانی هەیە دەڵێ خۆشەویستترین برادەرم لە ژیانمدا بەرگ دوور بوو خەیاط بوو یەگوتیات ئەو هەموو برادرە نووسەرەتە بوو لۆ خەیاط هۆکاری چ بوو گوتی ڕۆژێک چوومەکەم برادرە نێزیکەم کە خەیاط بوو تەمەشام کرد پەنتوڕێکم بۆ بدووری قیاسی گرتم پێوەری کردم نووسیەوە قیاسەکە ئەوەندەیە دوو بەیانی وەرەوە بیبەوە دوو بەیانی چوم پەنتوڕەکەم لەبەر کرد زۆرم بەدڵ بوو بۆ سێ بەیانی لەکە ڕۆژێک پاشترەوە کە تێستم کرد چوومەکنی دووبارە گوتم دەست خۆشبی دەمەوێت پەنتوڕێکی ترم بۆ بدووری لە سامان قیاس گوتی کاوەڕەوە ڕاوەستەوە دیسان فوتەکەی دێت ناو کاکە ڕاوەستەوە تا قیاسەکە نووسیتەوە پێوەرەکە لەک نایە لۆچە دیسان قیاسم دەکەی دوێنێ ناپێدەیە قیاس کردیمە گوتی هاوڕێکم گوتی بڕناشۆ ئەوەی ڕاوەستە لێرە بوەستە نامەوێت بە چاوی دوێنێ پێوەرت بکەم ئەوڕۆ بە چاوێکتر سەیرت دەکەم هەرچەندە قیاسی پێوەری دوێنێتم لەکنە بەڵام نامەوێت بە چاوی دوێنێ پێوانت بکەم مرۆڤ ئەمە گرفتمان ئەوەیە 10 ساڵ پێش ئێستا هەڵەیەکمان کردی لە بین دوو کەسان دانیشتن ئەوەی ناناسی فلانکە ئەو هاوایە 10 ساڵ پێش ئێستا و غەڵەتەی کرد ئابڕۆبردن ئەمە بوویتە پیشەمان بەڵام گچکەترین نمونە خوا لە قورئان فێرە هەموو بەندە مرۆڤایەتی دەکات دەفەرمێت ومن خفت موازينه يعني چی موازینه برهين نەک میزانه تەماشا ئەمە کەلیمەکە دەڵێ کەواتە ئەمە یەک میزان نیە لە قیامەت خوای گەورە نافەرمێت ومن خفت میزانه نافەرمێت ومن ثقلت میزانه ئەمە ڕات تێگەشتن یەک میزانی دێنن عملی باش دایانە ناوێ عملی خراپ دایانە نایە قوڕێ و کەسێ بەسەرێ لەو لای خراپ دەبێت لەو لای باش دەبێت ئەمە هەروە تێگەیشتنیە لە مامۆستایانی ئاینی و تێگەیشتنەکان بەڵام یەک میزان بوونی نیە لە قیامەت خوای گەورە دەفەرمێت ومن خفت موازینه بەجەمع هینایەتی بەجەمع تەکسیر واتە چەندین پێوەری هەیە بۆ مرۆڤی یەک لەوانە پێوەری چای ڕەحمەتە تەواو یەک جار بە نظرة بعين رضاه تجعل الكافر وليا يك جار خوا بس بتساوي رحمة مشاي بندق بكايت الكافر ايش بدك تولي قطرة من فيض جوده تملأ الأرض ريا ونظرة بعين رضاه تجعل الكافر وليا ودي برما بيختش زۆر باشە یعنی ئەمە هەر ئەو وتەیە ئەگرێتەوە ئەڵێ هەندێک جار کەسێکی زاهد کە ئەبینی مەڵێ چەندە خوددا پەرستە نازانی لە کۆتایی چۆن هەڵەگێڕێتەوە یان کەسێکت بینی کە ناباشە باش نییە قەت پێوەری بۆ مەکە نازانی لە دواتر چەند عاقبەت بەخێرە بێت بۆیە ئێمە دایمەن ئەو پێوەرانە دانین کە هەڵەیە دوو وشەی زۆر ناوازە بە خزمەت جەنابتان بگەینم لە قورئاندا بەڵام لەوانەیە بۆ یەکەم جار بینەر گوێبیستی بوو ئێمە دوو وشەمانەیە یەکەچیان پێ دەگوترێت فەحس یەکەچیان پێ دەگوترێت مەحس ئەمە هەلە فەحس ئازاینە فەحس واتە چێکی خارجی مرۆڤک دێت سیارێک چێک دەکەین ئەو سیارە دەڵێن چوویتە فەحس فەحسکردن لۆ ظاهری ئینسانە کەسێک نەخۆش وایە بەڵام باتین و سۆفتوێری جۆرە کە خوددا پێ عالیمە هیچ بەندەیەک بۆینە ناخی مرۆڤ بخوێنێتەوە تاقیکردنەوەی ناخ لە قورئان پێی دەگوترێت مەحس تاقیکردنەوەی دەرەکی پێی دەگوترێت فەحس فەحس بۆ بەندە شێ فەحسکە بلێ ئەو کابرایە لە بەرەوەی ڕۆژوو دەگری وا دەگری بڕیاری لەسەر بدا بەڵام ئەو بڕیاری فەحسە سەتایەکیش ناستە ناو میزانی ئەعمال چونکە ئینەمە الأعمال بالنیات کەواتە مۆزوعەکە ژوورەوەیە كوات وليمحص الله قلوب الذين آمنوا خوای گەورە دەفەرمێت مەحس تایبەتە بە من ناخەکان بخوێنمەوە بڕیاری لەسەر بدەم کەسێک دەبینم زۆر وەک خۆی بە باش پیشان دەدا مەرز نییە و هابیت بڕیار لەسەر بدەم کەسێک دەبینم زۆر خراپەکارە مەرز نییە ناخی وابیت بڕیاردان لەسەر مەحس گەمژەیە بینە سەر شەوی قەدر بە تایبەتی وەختێکە ئێمە تەشبیه نەبێ بەڵام بۆی کە نزیک ببێتەوە میوانێکمان دێ لە ڕۆژی جومعە ئەڵێ یاخوا بەخێر بێت لەم ڕۆژە مبارەکە هاتی مەبەستمان لە میوانەکە نییە کە مبارەکە مەبەستمان لەوەیە کە لە شەوێکی لە ڕۆژێکی مبارەکە جومعەیە هاتەوە بۆ ماڵمان بەڵام ئەمانەیە ئەمە بە پێوەرێکی تر سەیری شەوی قەدر بکەین شەوی قەدر خۆی بۆ خۆی بە تەنیا گرنگی تایبەتی هەبووە یاخود دابەزینی قورئان لەو شەوەدا وای کردو قەدر بە قەدر بێت طبعا
مۆزوعی فیزیا لە قورآانی زۆر دوور و درێژە بەڵام دقەیەک کاتی پێ دەدەم. ئاسمان حەوت طەبەقەی خراوخڕە، ئاسمان تەخت نییە. ئەو تێگەیشتنە بە ئەو هەڵەیە چاکەمەوە هەرچی گۆی زەویەکە خڕە گۆیە بە ئەندازەی گۆی زەوی طەبەقەی یەکەم ئاسمان یەکەم ئیتر خراوخڕە. ئاسمانی دووەمیش خراوخڕە لە ناوی یەکە باز نییە، ئاسمانی سێم باز نییە، بۆ ئەندازە هەتا ئاسمانی حەوتە. لە ئاسمانی سەری حەوتەم کە عەرشە لۆ ئاسمانی یەکەم قورئان بەیەک نەفەس دابەزیوە یەک جار ئینا ئەنزەلناه فی لەیلة القەدر گەورەیەکەی لێرە بەدەستینا کە لە بەخاتری قورئان بووە. بۆیە لە سوورەتی دوخانش دەفەرمێت فیها یفرق كل أمر حەکیم هەرچی بڕیاری یەکلاکەرەوەیە لەسەر مەخلوقات لە عالەمی ئەمر کە عالەمەکە لەسەر عالەمی حەمد مثلا إليه يرجع الأمر كله علانية وسر لە عالەمی ئەمر هەرچی بڕیار یەکلاکەرەوە دەدرێ خوا لەگەر بەندەکانی دەدا لەو شەوە دەدرێ. واتە ئەو شەوە لۆ 365 ڕۆژیت کە بڕیاری یەکلاکەرەوەکان دەدرێ. ئەمە وا لە قەزا و قەدەر گەیشتینە کە قەزا و قەدەر مرۆڤ پێش ئەوەی لەدایک بێ هەموو شتی بڕاوەتەوە. ئەو قسە بە ئەندازەی دەسەڵاتی مرۆڤ لەسەر خۆی و کردەوەکانی سنووردارە. بەڵام لەو دەسەڵاتی کە خوای گەورە فری کردێ لە مرۆڤ قەزا و قەدەر بوونی نییە. واتە من لەو حاڵەتە قەزا و قەدەر دەتوانم واتای پێ ببەخشم کە ئەو شتەی لە دەسەڵاتمە بیکەم ئەوەی لە دەسەڵات و ویست و ئیرادەم دەردەچی دەستە ناوبازنەی قەزا و قەدەر. من لێرە دانیشم کە قسە دەکەم شتێک بەردەبتەوە لە ئیرادەی من نییە ئەوە قەزا و قەدەرە. بەڵام من دانیشم دەوا دەزانم مەسەلەن سیارەیەک وا بە خێراییەک دێوا بەڕووی من دێوا چاوەڕێ دەکەم لە من بدا یعنی هیچ قەزا و قەدەر من چاوەڕێ ئەو لێم کە خوا قەزا و قەدەری نابێتە پانە دەکاتەوە. مادەم ئیرادەم هەیە ویستم هەیە توانام هەیە لاچم پێی ناڵێن قەزا و قەدەر. کەواتە ئەمرێک لاکەرەوەکان لە ئاسمانەکان بۆ سەر گۆی زەوی بە 23 ساڵ قورئان دابەزی هەر 6236 ئاەتە. قورئان 604 لاپەڕەکانی هەر دێرەکانی 15 دێرە لە هەر سەفحەچی لە ئەلفی واتە ئەگە بڵێن بائی بەسمەلەی سوورەتی فاتحە کە لەسەر یەکەمی نوقتەیە لە قورئان دێت هەتا نونی سوورەتی ناس 150681 خاڵی حرف لە قورئانی دابوونی هەیە وەک ئەرقام. ئەگەر ئەو هەموو ڕقەمەکە 28 حرفە لە زمانی عەرەبی لە تەجوید دەبتە 29 حرف چاردە بە چاردەی دابشکەم دەبتە حروفی معلمە کە ئەوانەی خاڵدارن و حروفی غێر معلمە کە بێ خاڵن. هەر هەموو ئەو ئەمرانە بە کتابەتەن بە نووسرا و لە شەوی قەدر یەکلا دەکرێنەوە کە ئەو بەندەیە ڕزقی چەند بیتەوە فراوان بیتەوە منداڵی پێ ببەخشێ منداڵی پێ نەبەخشێ. فيها يفرق كل أمر حكيم يعني هەموو ساڵێک یەکلاکەرەوەکان دەدرێ چونکە ئەمە کە مەسەلەن کردارێک ڕەفتارێک دەکەین مەلایکەتی سەرشانمان ما يلفظ من قول إلا لديه رقيب عتيد. دوو مەلایکەت کردەوەی مەدەنووسن یەک ناوی ڕەقیبە لە لای ڕاست یەک ناوی عتیدە لە لای چەپ. بەڵام خوای گەورە دەسەڵاتی لای ڕاستی بەسەر دەسەڵاتی لای چەپدا زاڵ کردووە. واتە زۆر جارە مرۆڤ کەتنێک دەکات تاوانێک دەکات ئەوەی لای ڕاست دەڵێ مەنووسە تۆماری مەکە 6 ساعات ئیزنی بدە بە نەسی حەدیث لەبەرەوەی هەندێک جار بۆنی گوناهەکە بۆنی دەڕوا هەندێک جار گوناهی چەندە پیس دەکات بۆنی زۆر دەڕوا دەفەرمێن مەلایکەتەکان بە ئەندازەی 2 میل لە مرۆڤەکە تاوانبارەکە دوور دەکەونەوە لە بە پیسی تاوانەکەی هەر میلێک لە فیزیای 1612 متر و 90 سانتی 0.32 میلیمە ئەو مەلایکەتە بەو ئەندازەی دوور دەکەوتەوە لە بەشەر لە بە پیسی بۆنی تاوانەکەی. بەڵام پاش 6 ساعتی کە تۆ بۆ ئیستیغفار دەکات دەگەڕێتەوە باوەشی خۆی. بەڵام ئەندازەی دەسەڵاتی ئەوەی بەسەوە هەیە ئەوە مەلەفەکەی دەنووسەوە هەموو دووشەم و پێنجشەمەک دەدەنە سەروی خۆیان علوی مەلایکەتی علوی هەموو دووشەم و پێنجشەمان کتابەکەی وەردەگرن لەسەر گۆی زەوی دەیبەنە ئاسمانی یەکەم مەلایکەتەشکە ئیستیلام دەکات ئاسمانی یەکەم لۆ دەست سودەست ئیستیلام دەکات. بەڵام دەگاتەوە ئەو کاتەی کە فيها يفرق كل أمر حكيم مطابق دەبی لەگەر ئەو بەندەیە کە لەوی نووسرایە چەندی لە ئەندازەی خۆی کاری باشی کرێت چەندی لە ئەندازەی خۆی کاری خراپی کرد لەوان مەسئولە ما باقی لەستە ناو بابی قەزا و قەدەر کە مرۆڤ تێیدا بەرپرسیار نییە. بەشەوە مستم يعني ئەمرێت یەکلاکری شەوە لەیلەت القەدر بوو نمونە کابرایەک خودێ نەکرد توێ شەوە لەیلەت القەدردا چ قەدرێ vê şevê negirت ئەو ساڵک و پشتی لەیلەت القەدر دێ بۆ ئێت مرۆڤێکێ گونەهبار دێ تەحسێب کردن خودێ تەعالا دێ ئەمرێوی هوسا دیار کرد و بخرابیە بەدێ چت یانجی هوسا حساب نینە ئەبەستا من زاتەی گەشتیۆنە بەڵێ ئەوەندەی ئەم تێگەیشت بم مرۆڤ هەتاک و هەناسەی لە قورجی دابوونی مابیت ئەوە یەک دووەم مەرج هەتا ڕۆژ لە ڕۆژ ئاوا دەرنەچوو بیت ئێستا ڕۆژ لە ڕۆژهەڵا دەردەسی هەتا ئەو دوو مەرجە نەهاتی بیتە دی مرۆڤ بۆی هەیە تۆ بۆ ئیستیغفار بکە خوای گەورە قبولی کرد بۆی هەیە. بەڵام وەک فیرعەون کە ڕۆح گەیشتە ئێرە و دەردەسی تەوبە هیچ واتایەکی نامێنێ و تەوبەش دادەخرێ هەتا ئەو کاتەی ڕۆژ لە ڕۆژ ئاوا دەردەسی علاماتی ساعی کوبڕا دەست پێ دەکات کە قیامەتی
سوغڕا کۆتایی دێ بەڵام ئەوە خلاص بەڵام هەتا ئێستا مرۆڤ 2 ملیۆن زار تاوان بکە شەیتان دەڵێ کورە عیبە دوو نێش تۆبەت کرد کۆرا ڕۆژ شەرمێ ناکەی دیسان تاوانە دەکەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێ هەر کاتێک تەمەشای کەفی سەردەریا بکەن بە ئەندازەی ئەو گۆی زەویش مرۆڤ تاوانی هەبی بە یەک تەوبە و ئیستیغفاری یەقین و خاڵیس خوای گەورە لە هەرم خۆش دەبی بەڵکو مزجێنێکتری هەیە بۆ کەسانی کە تاوانیان کردە لە ڕەمانجی ڕەمەزانیش پێشەویش دەفەرمێت لەبەر خاتری گەڕانەوەکەی بۆ لای عەبدم عەبدی ئەطعتەنا فقەڕەبناک وعصيتنا فأمهلناك ولو عدت إلينا قبلناك دەرکەمان کرایتەوە بالضبط بەڵام گەڕانەوەکە ئایا بە چەند ڕاستگۆیی ئێمە دەگەڕێنەوە بە چ ڕوویەک دەگەڕێنەوە چەندە ڕیامان تێدا و ڕاستگۆی نەتێدا لە گەڕانەوەکەمان چکە مەرجێ ئایا تو دەگەڕێەوە سەتاوانەکەی ئەو کەسەی تووشی کردی وەسیلەکان دەگریەوە بەر ئەوانەگە توانیت لەوانە بقرتێنی خوای گەورە جارمەتی دە لەوەی تاوانە گەورەکە دووبارە هەر سەر مەسەلە دوعاە و ئەمرێت ئیکلۆی کەرکودن بێ شەڤە لەیلەت القەدر یعنی زمانك هيت إسلامي دا ويش وليلة القدر ويش ساعة بقدر كو خدي بريار سرداي هر دعاء كم روف كت يا قبيلة بله قربان سعيدي كريم مسيب يقل حفت عالم جودة كاني علومي فقيه ولا مدينة إمام الشافعي استنادا بويدك دفرميد لحديث الشيخ في خمسة دفرميد لقد أوفر حظه بليلة القدر لحديث الشيخ دفرميد هر مروفق لكن سعيدي كريم مسيب رأي واعي أجر نيجي إشاء لشوي تاكا كان كبتايبتي مثلا بيستحافته إما زور غلط للزمان تيجيشتينا شوي ليلة القدر كيدس بيدك لون منا أما وافق جينا تبارس دوازي شو أو ده تينا شوي ليلة القدر أو حسابي زمني أو دروزني كبيدلين كاد جمير ساعات بونيني للشرع ساعة بونينيا زمن قيمتي معدي زمن كساعة دجميري قيمتي نرخينيا لبلو لكن خواه سبحانه وتعالى الزمن نماضي هي نمضارع هي نأمر هي نحاضر هي همو يك زمن بو نمونه دفرمت أتى أمر الله قيامتات و أتى واتهات رابردوا قيامنا رانا بردوا واتا هند تأكيد هات وكأنما برابردو قياس كده واتا يزقمان للرابردو دانيا اشتقروا بدا رابردو أقليتي دانيا باش شوي ليلة القدر خواهي قولة سورة فصلت جاوازيش بيدكا لقى شوي ليلة القدر لسورة فصلت دفرمت إن الذين قالوا ربنا الله ثم استقاموا دو مرزي ذاتي ربنا الله خداي تاكو تنيا خدا معنا ثم استقاموا بردواميان هبو لسري أو زور قرينجا للشرع رمضان زور قرينيا أو كسي توبة دكا شرطي دوم قرينجا كاستقامة سندا بردوام دبي لسري أو قرينجا خواهي قرد فرمي ثم استقاموا ثم يبكارين الأزمان العربية ترتيب وتراخية شو السين وعماني فاء ماني واو ماني ثم ماني بترتيب وتراخي فرمي ثم استقاموا تمشوا شيكا تنزل الملائكة تتنزل تاء زيادة تاء أقل شيء زيادة وأي زيادة في المبنى زيادة في المعنى لا ألفية ابن مالك هاتيا هر وشك مبنات وشك زيادة واتاش زيادة الذي ليلة فرمت تتنزل ولا سورة قدر فرمت إنا أنزلناه في ليلة القدر وما أدراك ما ليلة القدر ليلة القدر خير من 1000 شهر تنزل الملائكة نافرمت تتنزل ليلة تنزل لفصلت تتنزل لقدر تنزل ليه تاء زيادة أو تاء لوسيا لأو كسانة كاستقامانية ببردوامي خداي جورة فريشتان بو نازل لك خدمتيان كان أي ليلة القدر يك جماعة VIP هذا بزن كملائكة شان لقرا رئيسي هم ملائكة كان يسر عالمي أمر كجبرائيل والروح فيها أما واتي جيشتنا والروح معها خواهي قولنا نافر والروح معها حزتي جبرائيل لقى ملائكة كان والروح فيها هل لنا خدي خوان جبرائيل لقرا بمعنى معية والنقرين بلام أو زي شيء كدادا بزي بأمر دادا بزي بكتاب بتشفير بتجفير بإنكريبشن بباسورد تخوالي دركي آسمانا كان نابتو إلا هم كودي خويه تناند بسكت نوش هات نخوالوا نوعك بسكت نوعك دبي سي حركة فيزيائية داوي عروض لنزمو بو برزبي بأندازي بيتواني ميلي كاجمي ملائكة كان برز دبنوا فرية كم لتساو دوم بتوكترا واتا بلا فرقة برز دبتوا بو أندازي لا راز لوتساب لنزم بو برز أو زي عروض أو درك ذكريتوا باشو كان دينا خوارد فرميت كودشان لدست ملائكة كان على ما تشوزي لدست حضرة جبرائيل ده فرميت الرحيم الرحيم هو كودي كردنويه هم درك كان لو حضرة جبرائيل وبرز بنويه لليلة القدر كديت خوارد فرميت يك بست زاره لسرقوي زوي نامين لبر أو هم ملا فريشتك نزوليان كده لبركتي أو شوا
بەڵام شەوی لەیلەتول قەدر کەی دەست پێ دەکا ئەو پرسیارەکەی لەگەر بانجی مەغریب بانگ دەدا ئێمە لە شەرع دەچینە ناو ئەو شەو بۆ نمونە شەوی جومعە شەوی هەینی کەینەیە لەگەر پێنجشەم مەغریب گوتی الله ئەکبەر ئێمە داخلی شەوی هەینی بووین باشە مامۆستا عومەر مادەم لەرە ئەو پرسیارە بکەم ئێمە لە مەغریبەوە ئەچینە ناو لەیلەتول قەدر کەسێکە لە نیوەی دووهەمی گۆی زەویە کە لە لای ئەو ڕۆژە دواتر عەکسە بێتەوە کەی ئەوان فریای ئەو لەیلەتول قەدر بکەن مادەم ئەمشەو لە لای من تێپەڕی ڕۆی لە سەعات 5 ئەوارەوە لە لای ئەو ڕۆژ بوو قوربان ئێستا تەلەفۆن لە توی دەکەم کەسێک لە بۆ نمونە برا هاوڕێیەکە لە ئەڵمانیا تەلەفۆن بۆ جەنابەت دەکات ئێستا ناو کەناڵ 24 ئێستا لێرە شەویان ڕۆژە شەوە قسەی لەگە توی دەکات دەلێ لەکنە تو چ باسە دەلێ وەڵا لەکنە من شەو وایە ئەو لە ئەندازەی خۆی لەکنەوەی ڕۆژە وایە یەک زەمن لە عینەن زەمن جارێک ڕۆژە جارێک شەوە لۆ لە بەرەی گۆی زەوی خڕە لەکن خودای سبحانە وتعالە تەمەشاوی ناکە ڕۆژەکە هەڵاتیە یان شەوەکە هەڵاتیە لەو زەمەنە جوگرافیای تێدا مەسئولی بەرەکەتی لەیلەتول قەدر لۆ ئەو کاتێ لۆی ئەو کاتێ لۆی ئەو کاتێ لۆی ئەو کاتێ واتە کەس بێبەش نابی لە گۆی زەوی مەرز نییە ئیلا لە مەسەلەن سەعات ئەوەندە یەڵە گۆی زەوی نیوەی لە بەڕۆژەوە نەبەشەوە تە شەوی لەیلەتول قەدرتان گرتەوە لە شەرع گرنگی بەو کەمالیاتە نەدرایە گرنگی بە ڕوحەکەی درایە بۆ نمونە پێغەمبەر پێیان فەرموو خوای گەورە ئیلهامی ڕۆحی کرد کە شەوی لەیلەتول قەدر شەوێکە بەڵام دوو سەحابە بوو گشتمڕیان مشکلە دروست بوو لە پێش پێغەمبەر عەلەیهی سڵاتو وسەلام فەرمووی لەبەر مشکلی ئەو دوو سەحابەی ئەم لە فکرم کرد چیان شەوە پێتان بڵێم دەمزانی چیان شەوە بزەبت بە یەقین لەبەر مشکلی ئەو دوو سەحابەی لە فکرم چوو حتا لە موسنەدی ئیمامی مالک لە موەطە هاتووە دەفەرمێت ئینەنی لا ئەنسا ولكن ئونەسا من شت لەبیر ناکەم پێغەمبەر دەفەرمی هەرگیز شت لەبیر ناکەم بەڵام خودای گەورە وام لێ دەکات شتێک لەبیر بکەم وام لێ دەکات واتە مەبەستی تێدایە شتەکە دەفەرمێت لەیلەتول قەدریش دەمزانیت شەوێکە بزەبت بەڵام ئەو دوو مشکل ئەو دوو سەحابەی خوای گەورە لەبیری بردنەوە بەڵام ئەوەندەی لێ دڵنیا ئەمە لە تاکەکانە حکمەتش بوو چ بی بوو هەتا مرۆڤ دائیمەن دانیشە تاعات و عیبادەت بکات زیاتر خۆی پێ خەریکا دانەنیشی ئەمە 24 ساعت نرگلێ بچێشم بڵێ یاڵە دای شەوی 27 دەکەن شەوی 28 نۆمالێ دەچینەوە کافتریە هەتا خەڵکێک هەندێک طموحی هەبی هەندێک زیاتر خۆی ماندیکە خوا ڕەحمی زیاتر پێ بکات زیاتر چاوی زەلیل تەماشایکە ئەو های ڕەحمەتەنە بە بەندەکەیە گەنا خۆم و کات و ساتەکەەوە چی خودبەی دەما گۆمەلا چۆ سەمین بەلێ هەموو دیارە ئەرێ بۆ ئەوە من گوتێتە مامۆستا یعنی زەمانێک خودی و پێغەمبەری دایە توێ شەوە لەیلەتول قەدر ئەوێت پێغەمبەری صلی الله علیه و سلم گوتی ئەزێ متأکدم کوت کتا دایەتەوە خۆدا یه دعای بکەت ژنێک بێت یا ڕەبی خودت و عیالی پرسقیم بکی زەڵامێک بێت یا ڕەبی تو ماڵێکی حەلال پرسقیم بکی یه صحت نەبێت یا ڕەبی تو صحەتێ پرسقیم بکی زەمانێک هەیە ئەو دعایە دێ جێبجێبێت یانژی ئەو دعا ژوەکی دعا دینە والله نەشەرتە بەس خێرە تێدا بەلکی ڕۆژە قیامەتێ تو ئەجر و پاداشتی وێت فقط دەرەجەی ئیخلاس لەگەر دەرەجەی پەشیمانی دەیگەینتە 100 کە زەمانی بدرێتێ ئەو لە هەموو گوناهاک واگوتەوە فقط پێغەمبەر عەلەیهی سڵات وسەلام فەرمێت دەمینێتەوە سەر دەرەجەی ئیخلاسی چەندە ئەو مرۆڤە پەشیمانە لەو تاوانەی کردیت حتا دەگاتە ڕادەیەک مرۆڤ زارەیە هێندە دەگریە تاوانەکانی خۆی دێتە فکری و چەندە پەشیمانە دەگاتە ئاستەک خوای گەورە بە چاوی ڕەحمەت 100 تەماشای دەکا و ڕەحمی پێ دەکات دەفەرمێ ئین الله واسع المەغفرە فراوانە کەس لۆی نییە لەسەر خوددا بڕیار بدە زۆر جا لە مامۆستایانی ئاین دەپرسن کاکە فلان کەس عارە خۆرە فلان کەس مەی دەخواتەوە فلان کەس زیناکەرەفە ئەوە کوی دەستە باشتێ کاکە ئەتوو هەوڵ دەجارێ بە خۆت بچێ باشتێ خەمی فتوادان لەسە من نەبی خەمی ئەو عارە خۆرە نەبی ئەوی لۆی لێگەڕێ ئیمامی مالیک عارە خۆرەك چۆ مالیان دزی بکە ئەمە ڕۆژە مەی دەخواردەوە سەر خۆش بوو چۆ مالیان ئەویش لە نوێژێ بوو ئەتەحیاتی دەخین خەریکی دزی بوو دزەکە قاپەچی دەکەتە خوارێ کەشف بوو ئیمامی مالیک سەلامی داوت خۆی شۆژ نەکرد السلام علیکم ورحمة فەرمی یا خۆ بەخێر بێ برایەکەم برسیتە نانت دەمێ ئافرەت هەستە نانە چلۆی حازرکە میوانمان هاتیە ئەوە دزی دەکا سەبر کابراژ لە شەرمان نێزانی چ بکە وا دەزانی دزی دەکا لە خەت گیرایە وەڵا ڕۆیش گوتی نانە چ بدانێ وەرە برایەکەم دانیشە وەرە گوڵەکەم دانیشە هەندەی نەما ئێستا بانگ دا بانجی بەیانی دەی وەڵا کابرا ئیقناع کرد وەچی بانجی دا عارە خۆری لە دوو خۆی دا چۆ مزگەفتی ئاهلی مزگەفتە تەماشا ئیمامی مالیک دەکەن ئەو مەی خۆرە هەموو ڕۆژە دەخواتەوە لە بن دیوانەوە چ دەکا لەگەتو ئەو من ڕوا تەماشا دەکرد ئەو مۆچ وا تەماشا دەکرد ئیمامی مالیک گوتی کاکە ڕەسە خۆ یەک لێی پرسی یا مالیک ئەو کابرا چ دەکا لەگەتو بەس پرسیارەکە منەوە دەستە مزگەفتی فەرمووی جاء ليسرق متاعنا فسرقنا قلبه ئینسانی تێگەیشتی فەرمووی هات ماڵمان بدزی ئەمە دڵمان دزی گەورە ئەو کات لۆ هەیە بەخۆی بلێ کەسی گەورە کە بتوانێت دڵی خەڵکێک بدزی بینیتە سەر ڕاست لو كنت فظا غليظ القلب لانفضوا من حولك ئەو ئەمرە بە پێغەمبەر کرا ئەگەر کەسێکی توندڕە بای و کەسێکی زیێدەڕۆ بای و کەسێکی مڕمۆچ بای هیچ سەحابەک لە دەوروبەر نەدەما نەلمونیانی
ڕەجی دار لە ئاردی دەردەینی بەڵام هەورە تریشقە هیچ سوودێکی نییە چەندە بەڕم بۆ بڕیار لەسەر بدرێ شتیوانێ لە شەرع دەفەرمێ ئینەما بوعیثت معلما ميسرا من وەک مامۆستایەکی ئاسانکار بۆ ئێوە هاتوو دەفەرمێت طه ما أنزلنا عليك القرآن لتشقى أما قرآن ما دانا بزاندو بو أو يتو شد بقرصي ورقري إذن أنزلت القرآن لإزالة الشقاء بلا أما قرآن دكينا ناصري أو هاليات حكم لصدره ده بيبسد جهنم كل باب القرآن كيمن حكم بين ده ما أنزلنا إليك القرآن لتشقى ده أحسن كريم يبقى ديني ما فسحيتي ده اختلاف أمتي هم رحمته بلا عقليتي إما نظام لو إخوائي قد فرمي لسزماني بيغمبر من يريد الله به خيرا ما فرمي ديكات الصائما قائما فلان وفلان حافظا للقرآن خوا بندي خيري بيو كذا فرمي يفقهه في الدين لدينك خوي تهيدقيني أما نجيشنا آسي تجيشنا لبهندي حال منا هزوانا بريار دين لزياتي خدا بريار دين لزياتي بيغمبر دو كلمة كتابي دخليني وبوينا مفتي كاتشي خواي قرد فرمي قل الله يفتيكم أو خدايا فتوى ده كسك بيدل مفتي يعني واجوي موكلي والقلت لا خدا وكبو علمك خدا بيبخشيا بلكاك أتو أو هذه دي أو حرام وما خو أو حلال مفتي يعني واجوي خدا لدسته والله ما هبناك برو زي دانيشه أو هاي والله يا زدنا وادي زهنا والله بس هذا زانت شيء أتو دبين مو ولا سفر دي سرات بابا تعالت كذي واجد أو مفتي على شيء إذا أول ما في زكاة ما خوي أو أنا بخوي جناحي شواء جناحي قربان كارساته وبيننا نقولها جاء ما مستعمر إما كوابت للروي حقيقة أو تمنيك همانا أجر بين بخينا سر أو تمنيك لشواني ليلة القدر بمان أبغشريت كهشتاو صالة هزار مانك 16 سال سيمان كاكاتا هزار مانك بله هزار مانك يعني إما بيجا أم تمنيك إستأجين تمنيك ديكش مان هيك غير فعلية أجر برنامج بله لا تمني قرين سكوا ما من يستتصنف زاراتي مو برنامجها دوهم هو توارم زار والله من حقيقتي دنيا أم دوم زاراتي مروف بيش أو زارك بيت الدنيا همو تمني لعالمي أرواح وسر برديا همو تمني زور زارن كسيك دبيني يكم زارت التمني دبيني يكم زارت أوشكله دبيني يكسر بخيال دادي أو مروفهم شوينك ديت يا دليل قري دانشتي ما زور جرو غريبنيا واي أرشيفي همو إنساننا مخي هي بلام دفرمت واي قال رحمة أما ويلك كده لبيكين لبا عند ناوي إنساني لنايا الذي ينسى نفسه كثيرا زور خوي لبير ذكا أو بيت إنسان بعكسي أو كظاهرة بلام أو جرين قال أو تمني ما أما هشتاو 6 صالو مثلا صار ما كشتاو صار صالو قصور 8 بسر دبين أجر خواي قال فرميت بس قبولك حزتي عائشة فرميت إنما يتقبل الله من المتقين حركاتك خدا يكشت اللي قبولك لا تماند لا كل تماند أتولى بمتقي ببيا متقي دو كارتيت كذا أنا ناور كده بي في آي بي لباش دلنا أو منطقة باختياري أو لو أنا دانين أو قرشي أو شارخ هنا كان أو لو أنا دانين لبري أنا متقينا كاكلو متقي ما لبري إخوي قولي يك صدقي لي قبول كده يك استغفاري لي قبول كده لو القرآن إخوي قولي فرمت إنما يتقبل الله من المتقين إخوي قولي بس لا متقيش تقبل لك لكسر رياكار قبولناك كواتا يكشتي لي قبول كده لتمنت أتو بيا متقي شو بازنشكا لبازنش أسايدرتي بلان زور فرصتي لمانجي رمضان تواني كاري سر بكم بيقوزينه بو نمونه دتوانم مانجي رمضان استغلال بكم بو علاجي نزوچي عقم خوای گەورە لەسەر زمانی حەزەتی زەکەریا لە قورئان دەفەرمێت قال ربي بەتانیام دەژیم واریثم بدەی نەوەکم بدەی وكانت امرأتي عاقرة خێزانەکەشم تەمەنی گەورەی و منداڵی ناوی واجعل لي من لدنك وليا وليكن پێ ببەخشی خوای گەورە سبحانه وتعالى باش ئەو تەمەنەی 3 ئینزاری دایە لە ئاەتێک دەفەرمێت ألا تكلم الناس 3 ليال سوية لا آتش كده فرمت ألا تكلم الناس 3 ليال إلا رمزا لسي آت دفرمي لآتك دفرمي 3 روش قسيمك لآتك دفرمي 3 شو قسيمك لآتش دفرمي 3 شو روش كده كانت التواكل يكتل لك وتايد حفتا 2 ساعات قسان مكة طاقي إنسان بزيازك لفيزياء بيودريت بيدا قلت كاليران أو زيازة فيزيائية حالي إنسان لإنجليزي بيدا قلت أورا أي أو هاليا لخكولي بيدا قلت خرمانة أو هاليا لفيزيائي كشاكري طاقي بيدا قلت حفرنجا لإنسان رنج داتوا لجير شو دس بيدا كاتا سريوة نوشي يعني خواتا إنفرارات هتا أترا فايلوت فوق البنفسجية بو جهازة دا بيوري
ئینسان ئەگەر بگاتە 72 ساعاتی سەمت بەمەرجێک لە دڵی خۆیدا بەس تەسبیحات بکە وسبحه بالعشي والإبكار مرزي لو دانا خدا دائما لنا خداب لي سبحان الله سبحان الله سبحان الله شاوروش حفتا ودو ساعات اللي بيشا كلمة قصق لدو درناها بس ذكر بدل قصيدكي وخيزانكشي دور لمقام بنا المشتران لا حياء في طلب العلم كخيزانكي حيزي طوادبي واتا باك دبتوا هشت روجان او افرتي كمن داري نابي باش اوي كباك بو باش هشت روجي بياوكشي حفتا ودو ساعات بيدنبو او كاتي نيوجي سبيني بجماعات بكا پاشان ئەو کەس سونەتەی تەطبیق بکە بستەوە کە حەلالی خۆیتی پاشان دەتوانی خوای گەورە بەو زیکری کە داینایە 190 چەندین کەس منداڵیان خوا پێی بەخشیە واتە لە ئاەتەکەی ئیلهامی قورئانە نمونەی دێنێتەوە بە حەزەتی زەکەریا کە خێزانەکەشی منداڵی ناوی بەخۆشی نایبی بەڵام ئەو مەرجانەی لۆدانە خوای گەورە کە سێ شەو سێ ڕۆژ بەس بەڕەمز قسەیکە دەنجی لێوە دەرنێ وسبحه بالعشي والإبكار خێزانەکەشی هەشت ڕۆژان پاش حەزی پاک بکەوە لە نیفاس ئەو کات خوای گەورە منداڵێک پێ بەخشی وەتەڵەبی کرد لە خوای گەورە ناوی چ لێنێ خوای گەورە فەرمووی یەحیا دەبتە ناوی خوای گەورە بەخۆی ئەمری کرد بە یەحیا هەمیشە زیندوو لە زمانی عەرەبی و شەهیدیش کرا کەمترین پێغەمبەر بووە لە تەمەن 30 ساڵ ژیایە لە دوای ئەو حەزەتی یەحیا عیسا کە بەرز کرا 33 ساڵە هەتا دەگاتە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام 63 ساڵ ئیمامی ئەبوبەکر 63 ساڵ ژیایە ئیمامی عومەر 63 ساڵ ژیایە ئیمامی عەلی 63 ساڵ ژیایە إمامي عثمان 82 سال ونيجا ابن تيمية 83 سال جاء شيخ عبد الحميد 63 سال جاء ابن تيمية 63 سال جاء وإلى آخره كذا قات آدم 1000 سال ونوح 1050 سال همو 8 إنسان ناقات أو 8 كخواي قورد فرميت لسه زماني حزتي نوح 8050 سال أو رجل ببيردي كهات من دنياي وأو رجل ببيردي كلا دنياي در تومام زين دو دركي لغرفيك ده لجوريك ده 1050 سال 8 إنسان برانبر قيامت ده لجير قبر 1000 ساڵی سەرگۆی زەوی کە ئێستا ساڵی چەندە 2021 21 فرەدە داشکان بیلۆنگۆ 2000 ساڵی سەر دنیاە تازە ئەو کەسەی لە ژێر قەبرە دوو شەو ڕۆژی وەسەدا ڕۆیشتێ لە زەمن کە شەو ڕۆژ لەوێ نیە بەڵام وئین یوما عند ربك كألف سنة مما تعود بس بري أو بابا تبشت حتى نوفي يحيى جي صلاف سربن كريا يحيى ما بس بي أو هر مرجك ظلامك عقيم النزوك وان مرجع تطبيق ابد خود تعالى ابو پیغمبري داناي او جي دي بتاخدان ايال جلجن كاخويان جي شرط نينه حتى نوفيجي يحيى يعني اف مرجد صاغ بن حتى دمايكي ولا بابا تيجدا واه يعني لو نمونه ما وست اويك مرزكي ناوي لنا يحيى مرزل لا او ما پیغمبر زكريا او مرجد زكريا صلاه السربن تطبيق كري هر ظلام وجنك وان مرجات هی و رمضان دا تطبیق کرد دی خود عیالی دته قربان خوای گەورە قورآن دا فرمید هر کەسێک خوا و پێغەمبەری خۆش بێت ئەمری پێ دەکات دەفەرمێت بە دوای پێغەمبەر کەون ئەمرە پێغەمبەرەکەش دەفەرمێت عەلەیهی سەڵاتو وسەلام وئین تەنازعتم فی شەیء فردوه إلی الله ورسوله سەزمانی خوای وانە خوای گەورە دەفەرمێت ئەگەر شتێکی گچک بچوو کێشەتان هەبوو منداڵ نەبوون کێشەیە لە بەینی خێزان کێشەیە وئین تەنازعتم فی شەیء ئەگەر دەمەقالیش بی بقرا نصر القرآن والسنة الإلهية يعني من دالو نزوجي لو تشي بتكترها حتما لو تشي قولتها كواتا تشيش اواش إلهي القرآنية اليوم أكملت لكم دينكم دين كامل هو بلام إما بس لدو سارة سركان نازانين بقرب إما همو درمانك لدنيا أبونية دفرمي ما أنزل الله داء إلا أنزل له دواء إلا الموت والهرم إلا بيري نبي أقر مردن كواتا من دال نبون علاجی تێدا هەیە بەڵام ئاستەک عقلك ژیریەک حکمتك تێدا بەردەستە بی دووەم شتی زۆر گرنگە ئەو داک و بابە ئەو ژن و مێردە ئەو هاوسەرات نەبی بە یەقینەکی تام ئەو چارەسەرە بەکاربێن نەگوێ با تاقیکەینەوە ئەو مەرجانە قوربان تاقیکردنەوە لە خوای نییە تاقیکردنەوە نییە لۆ خوای تاقیکرێتەوە خوددا لە عالەمی تاقیکردنەوەی نییە شتی وابوونی نییە وەڵا کردم هەر کەسێک بوونەی کرد و نەبوو خەتای خۆتی خەتای خودای نەست تاقیکەمەوە ئەنا حەدیثی قودسی دەفەرمێ ئەنا بحسن ظن عبدي يا الله هر بەندەیەکم بە ئەندازەی بیرکردنەوە یەقینی خۆی ئەمن لەگەری مامەڵە دەکەم مامۆستا مەلا محەممەد فایق شارەزووری ئەو حەدیثی تەرجمەی ئاسان دەکات دەفەرمێ خوای گەورە پەڕەیەکی سپی دەداتە بەر بەندەیەکی خۆی ئەی فۆڕەکی سپی بەس خوای گەورە واژووی لەسەر کردووە نووسیتی بەند دەکەم چۆن بیر دەکەی بۆ وات بۆ دەکەم ئیتر بە خۆ نووسینەکە بنووس عەقدەکە بە خۆ بنووس کەواتە خوای گەورە واژووی کردی وەرەقەی سپی خستە بەردەمن ئەنا بحسن ظن عبدي بەندەم چۆن بیرکاتەوە یەقینی بە من چۆن من مادەم نەگەری واتە دوو کەس مامەڵە بکەن ئەگەر مامەڵەکە فەشەلی نا
ئەعاذەنا الله خوای گەورە خەتابارە یان بەندەکە دڵنیان بەندەکە خوای گەورە خەتابار نییە لەبەر خوای گەورەیشی خۆی کرد بەندەکە یەقینی نەگەیشتە ئاستی یەقین ئەمە بەتاکردنەوە لەگەڵ خوایش دەکەین لێ حاڵمان مامۆستا عومەر ئێمە وەختێکە بەسیترین سادەترین مناسبەمانە بێتتر خەریکی خۆگۆڕین و تەرتیبکردن و شت گونجاندنین معقولە بۆ شتێکی ئاوها گەورە لە شەوێکی لەیلەتوڵ قەدر ناشزانین کامێتی قەیناک ئەو دەشەوە چۆنەڵا یەکێکڵ خوێشم کردوێتە چای خۆم هەردا ئەنیشم معقولە ئێمە ئامادەکاریەکمان نەبێت چۆن ئامادەکاری بکەین چۆن خۆمانی بۆ حازرکەین ئەمە دوو نمونەت بۆ دێنەوە لە ژیانی سەحابان و تابعین لەگەر ژیانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام هەر کەسێک سیرەی خوێندەوە بایۆگرافیای ژیانی کەسێکی خوێندەوە باش ئەوەی کە محەممەد العەظەم بی کە پێغەمبەری خۆشەویستە ئەمن ئەگەر شتێک بخینەوە لە کات و ساتی خۆی دەبەکارێنێنم سیفادێسیە بەس قسەی دوور لە مەقامی بینەوە قسەی گەورە گەورەی پێ دەڵێن باق و بریق پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لە هەر دەوی شەوی ئەخیری کەواتە ئێستەمە تێدایە کە لەیلەتوڵ قەدرە ئەو دەشەوەی ئەخیری لە کولی شەوەکان لە بەینی مەغریب و عیشای غوسلی دەکرد هەموو شەو ئامادەکاریی پاکخایانی جەستەشی دەکرد هەموو شەو غوسلی دەکرد لە بەینی نوێژ مەغریب و عیشای حەقی لە غوسلەکانت کە نییە فقط دوو ئامادەکاری کە میوانێکی عەزیزت دی دائما خۆت دەگۆڕی وەک جەنابەت فەرمووت جوان کاری دەکەی ئەوە قیمەتی ئەو کەسەی دەزانی ئەو شتەی دەزانی کە لۆی دەڕوە و لۆی دێ ئێمە بەچاوی ئەسڵەن نازانین مووقیفەکە چەندە گرنگیە زۆر بە چاوی ئاسایی سەیر دەکەین لەبەر ئەوەی نەزڕەی ما چاومان یەکسانە دەدیتن لۆ نمونە ئەو مێزە هەر مێزە بە چاوی من هەر قاوەیە بە چاوی تۆ قایە بەڵام کەسێک سەیر دەکات دەڵێ ئەوە دارسازە ئەو دارە سازە ئیشکردن کارتیداکردن سەعبە کەسێکی ماهیری دەوێت حرفەکەی وا جوان دەربینی چایم تو دەڵێ کورە چا بزمانی درایە چییە کەواتە نەزڕەمان لۆ شتەکان دیدمان دەگۆڕی ئێمە کە تەماشای لەیلەتوڵ قەدر دەکەین بە ئەندازەی دڵ و تێگەیشتنمان لە عەقڵ قەدری دەزانی لكن كسك نرخي نبي كسك نرخي نيا لكن كسك نرخي كسك نرخي بزاني نرخي خوشي بزاني او ميواننا صحابه كان سي عندك زل كان عندك ريد دوري وقت زجن تايبت بو او دشوي اخي دبري عندك او احترام الرزا هل عندك تو بخزانه كان عندك بونيا اللي دديغو هل بو صالي شي تر اگر خدا تمني دام بو دشوي اخيرتي له وات او زلاني تايبت بو فقط بو دشوي اخير لو او ميواني كدي بو او ميواني كدي كاكا ملائكة يتنزل الملائكة والروح فيها تو ديزاين لقى شيء معاملة ذكي تو ديزاين لقى تزيهانك نازل ببوتو إما ناتاني بتني أندازي أسمانه كان والله خواي قول رحمة واحتراما ورزقة لببندكاني ملائكة نازل لك سن قولي يسروشي ولاتك بانجي هشتد بكا سن ده قولي يسروكا كبيت مالت هو تسحق ليك إما لا أستيشي نزم معاملة لقى أو رفتار ذاك أو تيجيش ندادك إما تينا جيشتو من يريد الله به خيرا يفقهه في الدين لدين تيدا جاي إما تينا جيشتو باش ما استتقلك بجاني بحصة هاتنا خارا ملائكة كر والروح فيها كجبريل عليه السلام شبت ليلة القدر ده هر صال ده إنا خاره خود أصل ده هاتنا قرآن بيروس وكريه هر شبت رمضان يعني شبت ليلة القدر بين خاره أف ملائكة معظمية خده بأمر خده وتجوز بيك جارت ليلة القدر ده قرآن بيروس هات يخاره لو آسمان يكم چاوهات يخواره بلام 23 سال لآسمان يكم بوسر جويزي چاوهات يخاره توي شبه ده شوازكي أنزل لقى نزل لزمان عربي واتب بيكزار وأنزلنا صيغة تعظيمة يعني زور كسيه مثلا تيك توك بيستيتم دلي برسيارك ده كم زماعات خواي قولة تاكلو ده فرميد أنزلنا لو إيه مدامان بزان لو ده فرميد نحن نزلنا الذكر نحن كل كاكا قربان خواي قولة أولا شت ليس كمثله شيء بعقل أو ملوفي عقلي خوي أصلا عقل قيمتنا لبرامبر عالمي تسبيح نادم منا عالمي خواي بس عالمي تسبيح هرتي آيات القرآن جد لتسبيح بوبزان عقل لو أستدى الصفرة بونينيا بونمونا عقلكم بوبينا بيور بكا كبنديتي خواك محمد عليه الصلاة والسلام لمكة بو قدس بس رويشت بإسراء شو روي بإسراء لقدس بو آسمان كان بمعراج برسكراوة أو همو آيات وأحاديث جرى بهشتي حقيقي دي جهنمي حقيقي دي خسوة خزمة خواي لقى الملائكة كان لقى درقوانة كان رضواني ديت صاحبي درقواني بهشت خازني ديت صاحبي درقواني جهنم مدير عامي أو جماعتي قسي لقى هم واكر كسكاني ديت أولادي بردي سرات دار بر تفاصيلش كامل تدا قراوش هشتا زيقكي بيخفتكي قربو
یعنی چەند چرکک ینی زەمن هیچ وجودی نییە کەواتە من گوتم زەمن بوونی نییە بەڵام خی گەورە ئەمە مرۆڤی بێعقل دەیێ ڕابردوو ئێستا داهاتوو لەکن خوا و لە قورآانی ئەو قسانە بوونی نییە زەمن بوونی نیە هەموو یەکە ڕوودان و ئەمە هاتی نەژیان ئەم پێ گوتم چارەم زارە لێرەمە دووجار لە عالەمی ئەڕواح دووجار کەس لە عالەمی دنیاە بۆچی دووجار لە عالەمی ئەڕواح مەگەر یەکجار لە ئاخە ئەمە دووجار پێشترانی دەمانتم دیتە فعل لە دۆڵک خی گەورە فەرمێت لە نزیک مەکەی پێ دەگوتێت وادی عوڕان دۆڵەکە ناوی عوڕانە پێغەمبەر دەفەرمی هەرچی عالەمی ئەڕواح خوای لێ کۆی کردەوە قسەی لەگەر هەمووان کرد فەرمووی ئەلەستو بڕەبیکم قالوا بەلا کەلیمەش کەشان زیاتر قالە شەهیدنا شاهدیماندا هیچ مرۆڤێکی ژیر ناتوانانی وەڵامی پرسیارێک بداتەوە شایدی لەسەر بدا ئیلا کەسێک شتێکیشتونێ واتە وعی هەبی وعی مامۆستا و دیسان دەگەڕێمەوە بەس بە کورتی باسکەین کە باست کرد مەلایکەتەکان بەو شێواز بەو شێوازە دێنە خوارێ وەڕۆح و فیها کە جبریلە قورئانەکە چون هاتە خوارێ یعنی نازانم خواش لەگەڵی ئەمن با ولا تخف ما ليس لك به علم إن السمع والبصر والفؤاد كل أولئك كان عنه مسؤولا أما بتيجيشتني خوم بو علمك كي يتم قصي لي ذاك أو يدير بنفت وايا لا مفتيش ولا قلت أنا تفسير بس بو زياتر قوري شو كيف زمان قرآن خوي لخوي دا وقت زستا لنا إنسان دا بلام وقت خودي خوي دا روحه وكذلك أوحينا إليك روحا من أمرنا خوي قال القرآن دا فرميت روح واتكسر كمردوبي هەرچەندە باڵا و جەستە و هێزتوانە هەبی کە مرد هێزتوانە لە قەلبە مردووە هەموو جەستەی مرۆڤ لە دنیادا ئەگەر ڕوحی قورئان نەستە بەری جەستەکە هەر مردووە هەرچەندە بجوڵێ چونکە خوای گەورە فەرمێت وەکەذالika ئەوحەینا ئێمە بە وەحی چمان نازل کرد قورئان بەڵام نەیفەرمە قورئان فەرموویە ڕوحا من ئەمرنا کەواتە خودی قورئان ڕوحە مەلایکەتەکانیش ئەڕواحن ئێمەش دوو بەشین لە کورداری دەڵێ ئینسان ڕۆح و جەستەیە ئەو قسە غەڵەتە ئینسان سێ بەشە ڕۆحە نەفسە جەسەدە ئەوش مۆزوع عشکەیە زۆری دێ بەڵام من لێرە باسوێ ناکەم چۆن ئەو ڕوحە نازل بووە خوای گەورە سوبحانەهو وتعالە دەفەرمێت ڕوحا ئەمن وەکی ئیمامی مالک لێیان پرسی ماذا تقول في قوله تعالى الرحمن على العرش استوى تفسير آيات مالوكا فرموي الاستواء معلوم والكيف مجهول والإيمان به واجب ومن الله الرسالة وعلى الرسول البلاغ لأنه تعالى كان وهو على ما كان قبل خلق المكان لم يتغير عما كان توش كيف خوته مش داريم قاعدة فمن روحا كودا زيلوا والأمر إليه فانظري ماذا تأمرين شتەکە زۆر گەورەی ناتوانین تەسەووەر بەڕاستی مامۆستا عومەر بابەتەکە زۆر زیاتر هەڵئەگرێت چونکە گەورەی شەوەکە جگە لەوەش ئەم بابەتانەی کە وەک لە سەرەتا دەست پێکردێت هەندێک شت ئەڵێن کە هیچ کەسێک تا ئێستا لەوە چێت بەو ئەمقە نەچووبینە ناوی و نەمان بیست زارەوە چکارەوەتە بەس پیستەکە ئەمری بدت جارێ ئەم جارێت بێژی سەپڕینی بێدی وەنە الله تعالى ختامه بامسك بي إن شاء الله حەز دەکەم یەک حەدیث ڕۆنکەمەوە بەڵام بەڵگەچی کردداری دەین مەسەر وەزعەکەی لەوەی ئینسان بتوانانی ئەوەی دێڵێم تا تەمەنی مای لە بیرینەکە دوو نەزەریە هەیە لە علومی دنیاە لە پاش قورئان و سنت مرۆڤ زۆر پەیوەستە پێوە یەکەچیان پێ دەگوترێت نسبیەتی ئەینشتاین یەکەچیان پێ دەگوترێت بیردۆزی بافلۆف لە فیزیای لە علم النەفس کە رووسیا بافلۆف ئەوەی کە دەڵێم ڕەبتی بیردۆزی بافلۆفی دەکەم لەوەی کە بە کردار ئەو حەدیثە شەرح دەکەم هەرچی مرۆڤ لەسەر دنیاە کوردە ئێستا جێ لەمەیە لە دوا ڕۆژ جێ لەمە دەبی ئەمن و تو کاکەی بەفکردێتەوە کە ئەو شتە دەچەقی لە مێشی و جەنابیش دەبتە بەڵگە لەسەر قسەی دەکەم لێ بە بیردۆزی بافلۆف ڕەتی دەکەم پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی كل أمتي يدخلون الجنة إلا من أبى هەرچی ئومەتی منە دەستە باش إلا ئەو کەسەی نێوێت سەحابەک فەرمووی یا رسول الله قيل ومن يأبى چه هێنایە فەرمووی من أطاعني دخل الجنة ومن عصاني فقد أبى باش ئەوەش لەولایەدانێ من ئەوەی دێڵێم بە خولەکێک کۆتایی پێبینم باشترە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام پرسیارێک لە ئێوەی بەڕێز دەکەم چۆن نینۆکەکانی دەکرد ئەو سنەتە ئەو شەو زیندوو دەکەمەوە لەبەرچی لەبەرەوەی دەفەرمێت هەر کەسێک یەک سنەتی من زیندوو بکاتەوە بەڵگەیە لەسەر ئەوەی منی خۆشویستووە لە حەدیثێکە دەفەرمێت هەر کەسێک منی خۆش بوێ ئاوایە لەگەڵ من لە باشت یعنی ئەوەی ئێستا دێڵێم ئینشاء الله دەمانگەێنێتە ئەوەستە بەو نیەتە قسەی دەکەم ئینشاء الله با ئەو ڕۆ فێر بین ختامەکە ئەوە بیت نینۆکردنمان کە کرد لە مەودووە هەر کاتێک نینۆکەمان دەستدا دەستمان لۆ نینۆک بردن کرد ئەو حەدیثەمان فکر بێتەوە ئۆ کۆرە کاکە هەنی نۆکم دەکەم با وەک پێغەمبەر بکەم عەلەیهی سەڵات لەبەرەوەی بکتە بەڵگە کە خۆشمان دێ
پێغەمبەر چۆن نینۆکەکانی دەکرد عەلەیهی سەڵات وسەلام یەکەمین شت نینۆکی شەهادەی دەکرد پەنجەی شەهادەی دەستی ڕاست دووەمین پەنجە ناوەڕاست سێمین چوارەمین پێنجەمین داهاتەوە سەر ئیبهام ئەوانە ناوێ خونسوڕ بونسوڕ هەموو ناوەکان بەعالی نام باس ئیبهام واتە یەکەم شەهادە 2 3 4 پێنجەم ئیبهام شەشەمینیان ئەو پەنجەی دەکرد هەفتەمینیان ئەو پەنجەی دەکرد هەشتەمینیان ئەو پەنجەی دەکرد نوێمینیان ئەو پەنجەی دێمینیان ئەو پەنجەی لەوەی مرۆڤ لەبیر نەکە ئەوهای گوت مامۆستایان ئەوهای گوت کاکە مادەم ئەوە یەک بوو ئەوە بۆ 5 ئەوەکەی دیش بکە 5 دەفتەردا هاتە لە فکر نەکەی ئەو دووە 5 لە دەکۆتە واتە لەو لای دەست پێ دەکەی ئەو مازانی ئەی پێیەکانی پێی مبارەکی لە پەنجەی لای ڕاستی بچووک دەستی پێ دەکرد 1 2 3 4 دەپەڕیەوە بە تەسەسول حاوتەش نۆ هەتا دێمی پەنجەی بچووکی تەپی کۆتایی پێدەین وای خودی شەڕازی بێت ئیتر ئەمە هەر جارێک نینۆکم دەکەم با ئەو حەدیسە بفکر بێتەوە هەر جارێک کەسێک نینۆچی کرد ئینشەڵا خودی حەشرەمەت گەل پێغەمبەری صلی الله علیه و سلم کرد ئاوا کەوسەرێش دەستوێ خون پێک بە بچینە فیردەوسی خودی شەڕازی بارەکە الله ئەم بچینە بابەتەکێدی و یەکسەر بچینە تەوەرێ دوێ تەوەرێکی گەلێکی تایبەتت گەلمەدەوە باش باوڕێ بەڵێژمان پێش ئەوەی کە بچینە سەر ئەم بابەتەی کە ئێستا ئایخوێنینەوە باسیشی لێوە ئەکەین و سەبارەت بە تەوەری دووهەممانە بە باسی شتێکی تر بکەم کە ڕەجەب هەوڵەتێکی تەمەن 65 ساڵە وا لە شارۆچکەی ئاکرەیە ئەو زیاتر لە 40 ساڵە لە ڕێگەی فرۆشتنی جۆرە خواردنێکی سادەوە ژیانی خۆی و خێزانەکەی بەڕێوە دەبات و هیچ کاتیش هزری لێ دوورکەوتنەوەی لە پەیدا نەبووە کە وەک خۆی دەڵێت ئەو کارە لە باوکیەوە بۆی ماوەتەوە و درێژەی پێدات واتە هیچ کات بیری نەکردێتەوە کە لەو کارە جیا ببێتەوە یان نەیکات با پێکەوە ببینی زێدەی 40 ساڵایە ئەو بڕێکا فروت ناوێ خواردنا لەسەر پێ نانی خۆی ژیانکردنێ پەیدادکەتن و وی تجاری دەست نەچووینێ کۆ خواژێت دیر بێخیت کو ئەگەرچە خواردنا ڕەجەب دەفروشیت گەلێکی یا سادەیە لێوەکە ئەوە دە دیارکردن ji bo واپیرانیا بووی مایەوە و لە جامی کارێکی گەلێکی پیرۆزە ji ber ku wî xêrajê dîtî ساڵێت هەفتێ و شەشەمە دەست پێ کردی مێل بۆ بخۆ وەرگرتی و بەردەوامین و معیشەتی مەشی سەر لەفێ و الحەمدلله ما خێرۆ لێ دیتی و لە فەکە سروشتیە و نەکوی بژی و حۆڵ تشتێکی دی ئەوی دی نە دەهم بەروی کارێ خۆیە ڕوژانەدا ڕەجەبت دە دیارکردن کو دپێشیاویدا گەلک جاران کارێن بەرهەمدارترین پەیدا بووین لێوی قەت نەخواستیە دەستاژێ بەردەتەن و یێل سەر بەردەوامە قۆزۆنجیویش بلۆیە کێم بیتن و بلۆیە بەسیت بیتونەوە بەس بوومە دنیاکێتینی چونکە وەسیەتە بۆ بێ من بوو ئەم بەردەوامی بدەینە vê şûlexû şûlê çêtiriş bû mêtotin û porê çêtiriş bû mêtotin û eva bes me fikir nebû û inşallah ji ber newdeyên li kêleka xwe ew yê birahek xwe jî fêr diketin dirûstkirin û firotina vê xwarinê heya ku ev kar di pêşiya wana da bibîte karek pişta û piştê malbatî û di navê de wan tu hizreka jê dîrketinê li cem peyda nebûye ev xwarine li ser destê babûme û bapîra bûma mava ev rike ez û birê xwe dirêjayî vê şûlê deyn şûlê heng şûlê faydetir bûme teyn û şûlê baştir bûme teyn û bes me divêtin em dirêjayî vê şûlê deyn çunkî şûla babû bapîra bûma mava xwarina ku ew difirûşin bi xwarinek sada dihêt dîtin ji ber ku tinê li beşek goştê mirîşkan pêk dihêt lêya ku ew li ser riştkirîn ev ye ku ew vî karî wek mûrkek di hember xwe de dibînin û debara xwe pê dikin Arî Hesên Kurdistan 24 Akrê وإنشاء الله دستي خوش بن وده خير بن بس درة خيا إيكي كوريكا بابي خو قلتي سر ركي بردام بت أو كاري بيروز أو كاري كو باريا كندانه حلال بپیداد كت أو جي سر ركي شو إنشاء الله
يعني رزقك حلال خذ برزقي الله إن شاء الله خواهی گەورەش ڕزقێکی پڕ خێر و بەرەکەتیشی بۆ بنێرێت هەمیشە هەردەم چونکە وەک بتت کاری باوکێتی و بەردەوام بۆ لەسەر وجاء من بري نكاجي قلت توري مية أفشفا زيدية طيبة هويت بينارت وتماشافانت برنامج باشيف جي بينار صال در بازبويت زانن ويك شوان شويت رمضان بيروز دنگكي جلك طيبة مهبي أو بارچه فيديو قرآن خواندن وي جلك دنگ ودا وده حسكت أفشفا جي قرآن خواندن بدنگي وي طيبة ناو في شبا بيروز طيبة دا ام دي پشکشی وكين ميوان ما يا أفشفا ما مستا سنگر عبد القادر قرآن خينو مولود خين قال ماذا ما وصل سنجرت جلا بخيرات بخير هات وفيلي رونكر بخير هات سرسر ليش الله خير ابن رمضان وبيروس خذ رجيم فيش طاعتي وقت ان شاء الله اخوي جورا ليله القدر ما ان شاء الله بقسمت دكاو عباده وطاعتهم لا عشق قبل دكاو دما باريز ان شاء الله لو نخوشي كهم زياني قرتيتو ان شاء الله جاء بو قراني كلا سنتايو دري قركتوا يعني تدروا ان شاء الله برنامجك بر بركات ابيت ان شاء الله دبت نور حمله بو ايم ولبو اواني كجوان لايمي ودمان بيني ان شاء الله الله جاما دسبيك جرينترين وبيروسترين تشام دسبيكين كم ناف شبت ليله القدر ده هربوي صورتين دسبيكين وبدنجتي ان شاء الله ان شاء الله اعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم ما أصاب من مصيبة إلا بإذن الله ومن يؤمن بالله يهد قلبه والله بكل شيء عليم وأطيعوا الله وأطيعوا الرسول فإن توليتم فإنما على رسولنا البلاغ المبين الله لا إله إلا هو وعلى الله فليتوكل المؤمنون يا فاحذروهم وإن تعفوا وتصفحوا وتغفروا فإن الله غفور رحيم إنما أموالكم وأولادكم فتنة والله عنده أجر عظيم
فاتقوا الله ما استطعتم واسمعوا وأطيعوا وأنفقوا خيرا لأنفسكم ومن يوق شح نفسه فأولئك هم المفلحون فاتقوا الله ما استطعتم واسمعوا وأطيعوا وأنفقوا خيرا لأنفسكم ومن يوق شح نفسه فأولئك هم المفلحون إن تقرضوا الله قرضا حسنا يضاعفه لكم ويغفر لكم والله شكور حليم عالم الغيب والشهادة العزيز الحكيم عالم الغيب والشهادة العزيز الحكيم بسم الله الرحمن الرحيم إنا أنزلناه في ليلة القدر وما أدراك ما ليلة القدر وما أدراك ما ليلة القدر ليلة القدر خير من 1000 شهر وما أدراك ما ليلة القدر ليلة القدر خير من 1000 شهر تنزل الملائكة والروح فيها بإذن ربهم من كل أمر تنزل الملائكة والروح
الأمر سلام هي حتى مطلع الفجر صدق الله العظيم. وي شلا خودی شارازی بید خودی خیرها موازن که بطیبتی جید وان شوید لیلت القدر و شوید بیروز و شوید مبارک شلا خودی تمنه که دریش صحتک باش و خدمت کرنوا بو آین اسلامی و قرآن شلا برسقی واب کت یا ربی وایگەورە لێمان قبول کە ئینشاءڵڵا. مامۆستا سەنگەر ماشەڵڵا ئەوەی کە گوێی لە دەنگت ئەبێت ئەوەی بیریشی نەکرد بێتەوە کە ببێ بە قورئان خوێنیان مەولودێک بڵێت هەر شتێک بێت کە خزمەتی دین کاکسەر بیر لەوە کاتەوە ئەخۆ مامۆستا سەنگەر ئەم دەنگە بۆی ماوەتەوە یاخود بە تەمرین و تکرار و تدریبکردن. بڵێ وەڵاهی خۆی دەنگخۆشی بەهرەکە ئەمن پێم وایە هەموو کەسێک بای ئەوەی تێیدا هەیە دەنجی خۆشببی بەس چۆن خۆی دەبینیتەوە و مارەسەش لەسەر ئەو دەنگەی دەکا و تەمرین بەو قورگەی خۆی دەکا بتوانی بەرەو پێشی بە ئەمەش بەڕاستی یعنی حەزەک بووە یعنی پێش حەزەکەی دەتوانم برێم ئەوە فەزلی خوایە تۆفیقی خوای گەورەیە لەوەی کە ئەمەی یعنی لە بۆمانی ئاسان کرد بتوانین یعنی ممارەسەی ئەوی بکەین ئەو دەنگەمان لە خوێندنی قورئانی بەکاربێنین ئەوە لەلایەک جگە لەوەش حەزەک و یعنی شتێک لە ناخی تودا هەبی بتوانی ئەوەی کە حەزت لێ ممارەسەی بکەیت کە ئەو حەزت دروست بوو ممارەسەشت کرد دەگەیە ئەو شتێک کە تو دەتەوێت یعنی قەنەعاتی من وایە هەر یەکێک دەگری ئەوجە نسبیە طبعا یعنی خۆشیەک لە دەنجیدا هەیە کە مەسەلەن خەڵکێک حەزی لێبی بەس چەند خۆی دەبین تۆ ممارەسە دەکات و احتیمام بە خۆی دەدا و تەطویر بە خۆی دەدا. بەڵێ وەچەوە دەنگی خودی تەچەوە هەست پێ کرد دەنگێتە ماشڵڵا دەنگی خودی ژێڕازی قورئانی جیهانی تایبەتی ئەوە کاتی خۆی برێن ساڵی 90ەکان 95 و 96 ئەوانە کە مزگەوت و ئەوانە برێن قورئانی تێدا دەخوێندرا ئیتر ئەمەش ئەو کاتی منداڵ بووین قورئانمان ختم دەکرد کە ختم دەرکا بە مناسبەی ئەوەی کە مەسمە کۆمەرەك تەڵەبە قورئانیان ختم کردیە ئەی مەولودێکی کچکیان لۆ دەکردن ئەوجا منیشێک لەو تەڵەبانە بوو کە قورئانمان ختم کردبوو مامۆستایەکەی ئەو کاتی گوتی ئەتونۆ نای یعنی افتتاحی مەولودەکەی ئەتو قورئانی بخوێنی. تەمەنت چەندێکە بۆ کات؟ 12 ساڵ دەبووم ئاوە 12 ساڵم ئی کاتی خۆشی بەڕاستی وەکو ئێستا نەبوو مەسەرەن ئەو هەموو تۆڕە کۆمەڵایەتیە هەرچ دەنگەک و سەوتێک تو حەزت لێوی بیگێ ئەوەی کە هەبوو من شاوی بوو عەبدولباست بوو ئەو هەر کاسێتانە زیاتر باوبوون ئیدی تەمرینم لەسەر یەک دوو سوورەتی کرد و یعنی زۆریان پێ باش بوو ئەوە بۆ تەشجیعک لەوەی کە ئەمن لۆ خۆم ممارەسەی لەسەر بکەم و ئەتەگەیشتنی ئەو مەرحەلەی. هیچ کات دا بڕایت یا هەر بەردەوام لە دوای ئەوە ئیتر والله زین چۆنە خۆی جگە لەوەی کە ئەم تەقلیدی عەبدولباست دەکەم حەزەکی یعنی زۆر تایبەت لە دڵمدا هەیە بەرامبەر دەنجی عەبدولباستی یعنی لا ئیرادی ئەگەر ڕۆژانە جێی لێ نەگرم وا هەز دەکەم یعنی شتەکە کوبرێت شتێکم لەبیر کردیە جار وایە لە ناو سیارەیان کە دەڕۆم دایمەن ئەو مەقاتعانەی کە زۆر بەلامەوە خۆشە لا ئیرادی هەر دەوم دەزولێ ماشەڵڵا ئەوەش تەوفیقی خۆیە بەڕاستی ماشەڵڵا ڕێک کە قورئانەکەی دەخوێنی کە چاوم قەپات دەکەم مەسەلەن عەبدولباستم دێتە پێش سای مەسەلەن ئەو ڕەسمانەیان ئەو خۆی ڤیدیۆنەکە بڵاو کرات قەت بیرت لەوە نەکردەوە تەقلیدێکی منشاویش بکە یان بەستەوە عەبدولباست هەتا ئاخیری واللهی تەقلیدی منشاوی عەبدولباست دەتوانم برێم زۆر لێک نزیکن بەس منشاوی لە یعنی بەکارهێنانی مەقاماتەکانی متەنەویعترە هادیئترە طبقاتی سەوتی عەبدولباستی بەرزترە و دەنجی تیژترە منشاوی دەنگ دەتوانم برێم دەنجی گرترە و تۆزە بەس یعنی زەین چۆنە خۆی حەز شتەکە ئەتو کە تەقلیدیش دەکەی زۆر گرنگ و مهمە یعنی حەقی ئەو تەقلیدەی بدەیت ئێستا مەسەلەن خەڵکەکەیە تەقلید دەکا لە هەر بابەتێکی ئەوجە قورئانە گۆرانی هەر بابەتەشکێ تو ئەگەر حەقت نەدا دەتوانم برێم ناشرینیشی دەکەی ئەو یعنی ئەو کەسێک کە تو تەقلیدی دەکەی ئەوجە زۆر گرنگە تەقلیدکردن بەلای منەوە ئەوەش لۆ خۆی یعنی هونەرەکە وێ ماشەڵڵا تەقلیدە بۆ عەبدولباستی گەلێکەوە مەرەتەبە گەلێکەوە یا من شەوی تە شتێکی دێبووم بە چەند ئەوەتێکت قورئانە پیرۆز یا من شەوی دێت شێ یان ژینە باش بێ
أعوذ بالله من الشيطان الرجيم. ألم نجعل له عينين ولسانا وشفتين وهديناه النجدين فلاقتحم العقبة وما أدراك ما العقبة فك رقبة أو إطعام في يوم ذي مسغبة يتيما ذا مقربة أو مسكينا ذا متربة ثم كان من الذين آمنوا وتواصوا بالصبر وتواصوا بالمرحمة أولئك أصحاب الميمنة والذين كفروا بآياتنا هم أصحاب المشأمة عليهم نار مؤصدة صدق الله العظيم. خوا دەنگت هەر خۆش ئیشڵا خودش ڕازی بێت ئیشڵا جهێوەیە تەقلیدی مەشاوی لەبەرەوەی زۆر ممارەسەم نەکردووە یعنی تەقلیدەکان گوتی یعنی گەلە جۆرەوەکی ئێکژی تێن ڕاستێ وەکو پێم گوتی ینی تەقلید بەڕاستی ئەگەر حەقی خۆی بدەی خۆشە تامەچ تایبەتی هەیە لە هەر بابەتەشی ئێستا خەڵکەکێ مەسەلەن زۆر جار هەیە جێ لە ئەسڵەکەی ڕناگری لەبەرەوەی کابرا تەقلیدێکی زۆر جوانی ئەسڵەکەی دەکا سەرنجت ڕادەچێشی ئەوجا چمن شاوی چ عەبدولباس هەر سێنەخاری ئیدکە هەیە تو ئەگەر تەقلیدێکی جوانی بکەی پێم وابی جێی خۆی دەگری لە ناو خەڵکی بێگومان بۆ نمونە سەعد الغامدی کاتێک یەکێک تەقلیدیەکاتەوە ناوی ئەو کەسە کە تەقلیدیەکاتەوە نازانم بەڵام سەعد الغامدی دەنگیم بیستووە سیرەکەم ئەوەی کە ئەی تەقلیدیەکاتەوە زۆر لە سەعد الغامدی خۆشتر سوورەت مولکی ئەڵێتەوە وات لێکات ئەدبەستێتەوە بۆ هەر شتە کە سەرنج ڕاکێش عەبدولباست لێرە بی یان سەعد الغامدی لێرە ئەوە یعنی نارم گەر تو حەقی خۆی بدەیە باوەڕ بە تەقلیدەکەش تامەچ خۆیە هەر جگە لەوەش ئەمن نەکەوە کە خۆم تەقلید عەبدولباست دەکەم پێم وایە جاری وا هەیە یعنی کە تو تەقلیدی کەسێکی زۆر قەدیم دەکەی مەسەلەن وەکو قورئان خوێنەک یعنی پێم وایە ئاوای لێ دێتن تو ئەو کەسە زۆزاری زیندوو دەکەیەوە بێگومان چونکە کاسێتە یان بڵێن کوالەتی نەماوە کاسەتەکان هەرجگە لەوەی بوونی ئەو شەخسەش لە ناو خەڵکی بە تەقلید زۆر جارێ زیندوو دەبێتەوە خەڵکێک گوێ ڕادی فلان کەس تەقلیدێکی جوانی یعنی فلان خاری دەکا یان فلان ئەوەی دەکا زۆنم ئەوی سار دەخۆیەوە واللهی کەم خۆی ئەوانەی کە ئیشیان لەسەر قورجیە یعنی کە دەترسیم ئەو ئاوە ساردوی لوماندانە بێ نازانم بەس سارد لە بۆ قورجی باش نییە ینی چ قورئان خوێن بی سرود بێژ بی گۆرانی بێژبی هەمویان خۆیان لێ دەپارێزن خۆ ئەگەر ساردە با یەکسەر بگۆڕین با توشی مشکلی نەبێت ساردەمان بوو بگۆڕن ئاوەی گەرممان تەیلو مامۆستای ئێ باشە مامۆستا نزانم من دەستپێکێژی گوت قورآن خوین و مەولود خوین چکی پارسال وەختی مەینەوە تا گوت بەس قورآن خوین نزانم تا مەولود خوانجی کریەت ناودایانجی دیر بێت نا والله مامۆستا گیان ممارەسەم نەکردووە خۆی بەڕاستی من مەوزوعی قورآن خوێندنەکەش التیزاماتی کەم هەیە ینی نەکەوە کردبمە ئیشەک و پیشەکە ڕۆژانە بەس خۆمی پێوە خەریک بکەم ئەوەی کە بڵێن ئەوەکو حەزەکە حەز ئەمن وەکو ئیش و وەزیفە یعنی برێن
ولانی شەهادە ئەوە خەریکی ئیشی هەندەسیمە ماشاءالله لەولایە کە هەندەسەم تەوا کردووە جگە لەوەی بە هەندێک ئیشی حڕی خۆم خەریکم یعنی کات و مەجالێکیم گسکە کردی تۆلو ئەو يعني خۆی مەفروزە زیاتری بدێ بەس قەزدم یعنی لە مناسباتە یان مقابلێ یان ئەو بابەتانە ئەگەر نا وەکو ئیش زۆر حەز دەکەم یعنی ئەوە گەر خوای گەورە یارمەتی بدا کات و مەجالیش باشتەبی خزمەتێکی زۆر زیاتر دەکەی بەس ئیتر ئەوە ژیانەکەی من ئاوە لەش ساڵبێ جا بۆی کە قورگێک تازە بکەیتەوە ئاوەکەت بخۆ لەبەرەوە کە دوای ئەوەش ئینشاڵڵێ ئەم شەو زۆرمان ئیش بێتە لێرە بوومە بێتەنویسین چونکی نیەتە هەندێک شەوە لێلەت القدر چی بەحسێ مەژی بابەتە ئەم شەوەژی یانێ مازنی یا شەوە لێلەت القدر بیش بەرهندێژی مامۆستا سەنگەرمەینۆی دەنگی خۆ ئەم vê şevê saxkîn em nizanin kakî şevin bes îşillayê ev jî şwan şeva hesêbe welew yê cûtin jî ev şeve bes îşillah her şwan şeva hesêbe ku hemî şev şebet leyletil qedr navahî کۆتاییەکان دەشەوەکەی ئیتر فەزیلەتێکی زۆریان هەیەتر هەر کامێکیان بێت ئاسپاس بخوانجا ئەم شەویش هەم بابەتەکە هەرچەندی هەموو میوانەکانمان جیاواز و تایبەتن بەڵام ئەم شەو زۆر تایبەتتر بوو چونکە دەنگێکی خاڵستی قورئانی لەگەڵمانەوە جگەلۆش میوانەکەی تریشمان هەر بابەتی ئیمانی بوو ختمەکتە دەنگی خۆ تومارکردیە نیەتە دانایە ختمەکە دەنگی خۆ تومارکردیانژی ئێستا ئەو ساڵ ختمەکمان تەزیل کرد لە بۆ یەک لە تەلەڤیزیۆنەکان یعنی ختمەکەمان زۆر بەسەرعی تەزیل کرد بەڕاستی ینی تقریبا بە حەفدە ڕۆژی ختمەکەمان تەواو کرد سەوت و سوورە بوو هەرچەندە ینی خۆ دەزانی شتی بەپەلە دائیمەن کەم و کورتی هەردەبی بەس یعنی بە بەراورد لەگەر ئەو کات و ئەو کاتەکەمەی ئەلحەمدولیلا باش بوو ئیدیت کەشمان لە بەردەستیدا پاشی ڕەمەزانی ئینشاءالله ئیتر شتی دیکەش هەیە بەس ئیتر ئەوە سەبر هەتا مەجال دەبی مەجالتە یعنی زەین چۆنە مۆزوعی سەوت یەکشت زۆر گرنگە یعنی بە تایبەت ئەوانەی کە لە مەجای سەوت ئیش دەکەن و دەنجیان هەیە ئەوجا یعنی کات زۆر مهمە کات لەگەر ئەو کاتە ئەتوکە کاتت هەبوو شتی جوان دەکەی و ئیسراحەتیشی پێویستە بەس تۆ زۆر ماندی بووی ڕۆژانە و بە ئیش و کار و کە ماندی بووی قورگت ماندی دەبی و تااقەت و زەوقەتشت نابی وە دەکاتن بەڕاستی برێن زۆر مەجالمان نەبیتن ینی کو برێن زیاتر خزمەت بکەین ئیشڵڵا زیاتر هەبێت و یعنی وەختێوە بەرەکەتی بێختێ و ماڵی وەژی بەرەکەتە بێتەوە مەجاڵی زیاتر بقڕان دیسە وەگەر نەبەسەر قورئان خوێندنێ و ناوی خودی لێبینی أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم ومن أعرض عن ذكري فإن له معيشة ضنكا ونحشره يوم القيامة أعمى ومن أعرض عن ذكري فإن له معيشة ضنكا ونحشره يوم القيامة أعمى قال رب لم حشرتني أعمى وقد كنت بصيرا قال كذلك أتتك آياتنا فنسيتها وكذلك اليوم تنسى وكذلك نجزي من أسرف ولم يؤمن
أشد وأبقى ولعذاب الآخرة أشد وأبقى أفلم يهد لهم كم أهلكنا قبلهم من القرون يمشون في مساكنهم إن في ذلك لآيات لأولي النهى ولولا كلمة سبقت من ربك لكان لزاما وأجل مسمى فاصبر على ما يقولون وسبح بحمد ربك قبل طلوع الشمس وقبل غروبها ومن آناء الليل فسبح وأطراف النهار لعلك ترضى ومن آناء الليل فسبح وأطراف النهار لعلك ترضى ولا تمدن عينيك إلى ما متعنا به أزواجا منهم زهرة الحياة الدنيا لنفتنهم فيه ورزق ربك خير وأبقى وأمر أهلك بالصلاة واصطبر عليها لا نسألك رزقا نحن نرزقك والعاقبة للتقوى وأمر أهلك بالصلاة واصطبر عليها لا نسألك رزقا نحن نرزقك والعاقبة للتقوى صدق الله العظيم.
خدي شهرزي بارك الله فيك الله خدي هروي هي زبطتها بشي في دنجي وصاب جانب دارخين زۆر سپاس دەتەمەنێکی خێری وەش بنووسی ئینشاءالله کاک سەنگەر خۆی ئاەتەکانی قورئان هەر تەرغیب و تەرهیبیشی تایە بۆ قارئێک وەکو خۆت کام ئاەتانە زۆر زیاتر ئینسجامەکەی لەگەڵیانە و حەزەکەی بیان خوێنێتەوە ئەوانەی کە تەرهیبن یاوانەی کە تەرغیبن والله من خۆم ئەو ئاەتانەی زیاتر باسی عەزەمەتی خوای گەورە دەکا یعنی زۆر کاریگەرم لێ دەکا زیاتر لەو ئاەتانەی کە باسی جەهەنەم و عەزاب و چونکە یعنی خوای گەورە کوبرێن عەزەمەت و دەسەڵات و توانایەکەی بەڕاستی زۆر لەوەی گەورەترە لەوەی کە ئەتوو لە ترسان بیپەرستی لە ترسی جەهەنەمەکەی مەسەلەن گوێڕالی بکەیت ئەوجا ئەو ئاەتانێک کە باسی عەزەمەت و گەورەی خۆی دەکات زۆر کاریگەری لەسەر من زیاتر لەوەی کە مەسەلەن باسی جەهەنەم و عەزابی دەکات خۆ هەر هەمووی تەرهیب و تەرغیبە بەس ئەوانە وەکو وەڵامی پرسیارەکەی جەنابەت ئەوانە بەلای منەوە کاریگەرترە لەسەر ناخی من بەڕاستی باشە مە بەحسێ ئاوا تازی کە تە دەستخۆکرێتە گوت ئاوا تازیانەوە ئاوی سارد ناخۆم دڵنیاشم لەوەی لە خواردنی توزانم تیژ و بیبەر و تورشیات ئەوانەش ڕەنگە هەتا ڕادێکی باش لێ دوور کردەوە زۆر پارێزی ناکەم مامۆستا بەس ئاوی سارد یعنی ئەوە زۆر کاریگەری هەیە یعنی ئێستا حتا مۆزوعی تیژیش بە نەفەر دەگۆڕێ ئێستا شەخصێت ئێستا من خۆم تیژی باش دەخۆم ماشەڵڵا تیژی نازانم یعنی قەت مشکلە لە بینی تو خێزانت نابی لەسەر خواردن کاکەوە تیژە ئەوەی تیژیم زۆر حەز دەیە هەر حەز دەکەم خواردنەکە زیاتر تامەش تیژی هەبی هەلە بۆ قورجیشم حەز دەکەم خۆشتر دەبی بەس سارد نا یعنی باشە تیژی بۆ قورگە گەروا بێ یعنی اعتیادیە یعنی ئێستا زۆر خەڵک ئێمەدایان ناسم دەنجیان زۆر تایبەتە مەسەلەن لە تورکیا یعنی ئەو مەسەلەن تیژ هەر بەبێ غایەت دەیخۆن و دەنجیشیان حتا لە دکتۆریش پرسیتم دەرێ ئەو کاریگەریە نیە لەسەر ئەوتاری سەوتی ئەگەرە تو بی خۆی تێکی بدە بە شەخص دەگۆڕێ بەس بە شکلێکی عام ئێستا مەسەلەن ئاو هەمووی لەسەری یەک دەنگن کە ئاوی سارد لە بۆ ئەوتاری سەوتی و دەنگەژەیەکان باش نییە بەس ترشیە تیژیە ئەوانە بە شەخص دەگۆڕێ باسی تورکیات کردوتت لە تورکیا مەبەست لە خواردنی تشە بەس من شتێکی ترم بیرکەوتەوە هەندێک قورئان خوێنی وڵاتانی دیکە چونکە زمانێکی تریانی ئەکسنتیان جیاوازەکە قورئانە خوێننەوە هی چ وڵاتێکت زۆر بە دڵەکە قورئانە خوێنەوە تەرکیزە خەیتە سەریە والله خۆی ئێستا لە تیلاوە وەکو تیلاوە مسر دەتوانم برێم یعنی ئەقدەمە و لە پێش هەموو وڵاتان وێ ئەو تیلاوەی کە ئێستا بە سەبری دەخوێن وەکو عەبدولباسط ئەوەی کە ئێستا مەسەلەن دەتوانم برێم یعنی قاری زۆر بەتوانێت تێدا ئێران تێدا هەیە دەتوانم بڵێم لە دوو میسر ئێران دێ و وڵاتی کەش هەیە بەس ئەوان باشەڵڵا زۆر بەتوانن لە دوای ئەو قورئان خوێنە مسریانە ئەوە لە ڕووی تیلاوە لە ڕووی مەوزوعی تەرتیلیش ئەوەی بە سەریعی دەخوێندێ و پێش نوێژ دەکا بەڕاستی تیلاوەی خەلیجی زۆر تایبەتە باشە مامۆستا لە بینی ئەوەی کە تەقلیدی عەبدولباسطیان هەر قورئان خوێنشی دەکات فکر لەوەت کردەوە مەسەلەن بەخۆشت دەنگە چ تایبەت خیندنەوە چ تایبەت بە خۆت هەبی یان نە خۆی دەزانیت چۆنە مامۆستا ئێستا مەوزوعی تیلاوە ئەو نەوع شێوازە خوێندنە یعنی ئەگەر تو شارە زایت هەبی لە قورئان خوێنە قەدیمەکان ئەوەی کە ئێستا کە دەخوێنێ بە تیلاوەی مسری دەتوانم برێم 1995 تەقلیدی قورئان خوێنێک دەکا بەس تو لۆ نازانی لەبەروەی لۆ ئەگەر یەک تەقلید عەبدولباسط بکا یەکسە دەرێن و مقلید تەقلید عەبدولباسط دەکە لەبەروی عەبدولباسط زۆر مەشهورە ئەوەی تەقلیدیشی بکا زوو بە دیار دەکەوێت کە مقلیدە بەس ئەوانی تر زۆر قورئان خوێنی مەسەلەن لە میسر هەبوون دەکابرە تەقلیدی شخصێک دەکات زۆر بارز نییە زۆر دیار نییە شۆهرەتی نییە تو وا دەزانی ئەو ئی خۆیتی بەس لە ئەسڵ وانی ئێستا من ئەوەی کە پێت دەڵێم ئێستا چل لە کوردستان چل لە دەرەوەی کوردستانیش ناڵێم هەمویان بەس زۆربەیان هەمووی تەقلیدی یەکێک لە قورئان خوێنە مسریانە دەکا یان ئێرانیەکان دەکا یان عالەمیەکان دەکات تو وا دەزانی ئەوە ئی خۆیتی دەکرێت و یعنی کو بنێن ڕێیەکی تایبەت بە خۆتەبی ئوستوبەش تایبەت بە خۆتەبی بەس وەچی پێم گوتی ئەوە بە شتێک بە کەسێک دەکرێت کە بەڕاستی مەجالی هەبی خۆی یەکلاکاتەوە یعنی کەسێک ئەتوو دەوامتەبی و ئیشی حڕ بکەی و بتەوێت لەو مەجالەش یعنی
شێوازش تایبەت بەخۆت 100% سەرکەوتوبی پێم وابی زۆر زەحمە ڕاستەکەی جا کاکسەگەر ئێمە کاتێکی کەممانماوە ئەو پەڕی هەمووی 4 دقە 3 دقەمان مابێت ئەبێ شتێک ئێستا تلاوە بکەی بۆی کە دوای بگەڕیتەوە ینی ئەوە نەبێت لەگەڵ جەناب تا کۆتایی پێبێنی ئێمە بگەڕینەوە خوا حافیزی بکەین بۆ شتێکمان بۆ تلاوە بکەیت لەم چەند دقەیە چەندێک ئەتوانێت تلاوە بکات چەند دقە 3 دقە 4 دقە ماشي إن شاء الله. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. واذكر اسم ربك بكرة وأصيلا ومن الليل فاسجد له وسبحه ليلا طويلا إن هؤلاء يحبون العاجلة ويذرون وراءهم يوما ثقيلا نحن خلقناهم وشددنا أسرهم وإذا شئنا بدلنا أمثالهم تبديلا إن هذه تذكرة فمن شاء اتخذ إلى ربه سبيلا وما تشاءون إلا أن يشاء الله إن الله كان عليما حكيما يدخل من يشاء في رحمته والظالمين أعد لهم عذابا أليما صدق الله العظيم. وای خودش ترازی بید تندرست هر باش بن انشالله بخیر بنویسه بس دمایی که بری ام برنامه تمام کن سوشال میدیای کسی که وید گهداریا دنگی تب کتو او تو مارد دنگی تهین قرآن خواندنه چاب دست بکن و یوتیوب جت تایبت هر بناوي سنجر عبد القادر سنجر عبد القادر اب كردي وانجليزي اب كردي وانجليزي هي خودش راضي به رحمه الله ان شاء الله خوشی و شفا
وختامه مسك بەڵێ يعني قرآن خواندنی انشالله بدنگی خوشی ما مستسنگر عبدالقادر قرآن خين حمد شباب دو ماكين خود جرازي بدو خود خير واجب بنفسنا شباب تماشاوان ما بين ان شاء الله خود ما بگین تا وی شوه او کو شوه لیلت القدر ام بشین وی شوه راگرین پیروس راگرین ساختین بذکر خود و قرآن خواندن و آخفتنیت ما مستعد آینی البرنامه پاشی بەڵێ یەکتری لە یاد مەکەن لە دوعاکانتان بێگومان وەکو هەر چەند جارێک مە مامۆستایانیمان لەگەڵ بۆ توێتی دوعای کەسێکی نەناز بوون کەسێکی دیکە زۆر گیرایە دوعا بۆ هەموو ئەو نەخۆشانە بکەن کە ئێستا گیرۆدەی دەرد و ئازارێکن دوعا بۆ هەموو ئەو کەسانە بکەن کە ئێستا دڵتەنگن بەهۆی ناخۆشیەک و نەخۆشیەکە بۆ ئێمەش دوعا بکەن لە دوعاکانتان بێبەش بۆ مامۆستا سەنگەری ئینشاءالله بەڵێ بۆ مامۆستا سەنگەری ئینشاءالله سفرەیەکی پڕبەرەکەتی پارشێوتان بۆ دەخوازین و لە خدای گەورە داواکارین کە لە هەمومان خۆش بێت و زۆر سپاسانەکەین کە ئەم شەویش لەگەڵمان هەر تشتێکین خۆن سەحەت و بەرەکەت و عافیەت بێت و شەوە خۆش و خۆشی بۆ بخێر سلام علیکم